وڵایزان دیارە ئێمە لە نێو وەرزی پاییزداین وەروەها وەرزە کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە بەرەو وەرزی سەرما دەڕۆین. هەرێمی کوردستانیش بە دیاریکاری ناوچە شاخاویەکان پلەکانی گەرمادا دەبەزن، ناوچەکە سارد دەبێت و هاونیشتیمانیانیش بووکو بەشێک لە پێداویستەکانی ژیان بۆی بتوانن خۆیان ئامادە بکەن بۆ زستانێکی سەخت و بۆ هەروەها بارودۆخە ساردەی کە دێتە پێشەوە. ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت بۆ ناوچە شاخاویەکان پێداویستی خۆگەرمکردنەوە وەکو سوتەمەنی و نەود وەروە کارەبایەک کە بتوانێت بەشێک لە کاتەکانی ڕۆژ وەروە کاتە ساردەکان پڕکاتەوە، ئەمە دەبێتە ئەو گرفتەی کەوا ئێستاکە هاونیشتیمانیان بەگشتی لە زۆربەی ناوچەکانە پەنابەرن بۆ بڕینەوەی بەشێک لە دارەکان. ئەمە تا ڕادەیەک ئەگەر بێت و کەسانی بەزمۆن بتوانن بەشێک لە قوچڵی ئەو دارانەی بە تەمەن بوون یا خود وشک بوون، بەنگە سوودیشی بۆ دارەکە هەبێت و هەروەها سوودیشی بۆ خۆیان هەبێ بتوانن بەشێک لە لەقودارەکان سوود لێوەگرن. بەڵام خراپەکە لێرەدا ئەگەر بێت و کەسانێک لە ناچاریا وەروەها ئەزمموی داربڕینیشان نەبێ، ڕەنگە بێتە هۆکاریەوەی بەشێک لە دارستانەکان و بەشێک لە ناوچە سەوزایەکانی هەرێمی کوردستان هەموو ساڵێک لە وەرزی پاییزانە بکرێتە بەر مەترسی وشکبوون و بڕینەوە لە ناوچوون. ئومێد دەکەی لایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی زۆر خێرا بەجددی کار لەسەر ئەم بابەتە بکەن، چونکە ڕەنگە بڕینەوەی دارێک کە بە چەند خولەکێک کۆتایی پێبێت ڕەنگە چەندین ساڵی ویستێت تاوەکو ئەم دارە بەو کەمەنە گەشت بێت. بۆیە ئەمە گرفتێک هەموو ساڵێک لە هەرێمی کوردستان وا دەکا بەشێکی زۆر لە دارستانەکانمان لە دەست بدەین وەروە ژینگەی هەرێمی کوردستان بکەوێتە مەترسیەوە، ژینگەی ژیانی خۆمان و ژینگەی باڵندە و وەروەها بە شێوازێکی گشتی ئەو ئاژەڵانەی لە نێو سروشت و ژینگەدا دەژیت. بەڵێ کوردستان سروشتێکی زۆر جوانی هەیە کە بەداخەوە گەربێت و لایەن پەیوەندی دارەکان نتوان کارێک بکەن ئەم سروشتە جوانە تێک دەچێت. بۆیە هیوادارین کە ئەو ناڕەحەتێک کە لەناو خەڵکدا هەیە بتوانرێت لایەنە پەیوەندیدارەکان ئەو پێداویستیانە بکەنەوە تا ئەوانیش پەنا نەبەنە بەر هەندێک هۆکار بۆ تێکدانی جوانی سروشت. ئەزیزان دەستپێک دەچینە لای ڤێتیەک لە ڕانیە کۆمەڵێک خانم هەستاون بە ئەنجامدانی جۆرێک لە پێشەنگا، ئەویش بە خواردن دروستکردن بەشداریان تێداگرۆ و چەندین خواردنی تایبەتی و کوردەواریان تێدا دروستکرۆ تاند هەندێک لە خواردنە کوردەواری تایبەتەکانیشی تێدایە و کەسانێکی زۆر تێدا بەشداریان کرۆ بێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. ئەمە هەموو ساڵان نەرێتی ساڵانەمانە ئەم فستیڤاڵای نوێ دەکەینەوە. پێک خواردنەکان حاضر دەکەین پێی هەموو کە خواردنە کوردەواریەکان کۆمەڵی خوشک هەڵدەستین بەو فستیڤاڵێمە خوشکەکی خوشکانە ئاگادار دەکەینەوە. چالاکێکی ئاوام لەو جۆرەمان هەیە. ئێمە قوڕاوی لێ دەنێین خواردنە کوردەواریەکان بە تایبەتی خواردنەکوچیە جابرژیوە، سۆرازە، دۆینە، پێکدێ لە مڕەبای توی، مڕەبای گەڵاس، زەڵاتە، ئەو شتانە برنج بە جێزەر، برنج بە چەوەندەر پێکاتۆ لەو شتانە. ئەمان زمانەوەی نەرگێتێکی کوردەواریە لە بیرمان نەچێتەوە. ئێستا خواردنی ڕۆژانە هەر برنج و شلەیە. دەمانەوێت خەڵک ئاشناکەین بەو خواردنە کوردەواریانە. ئێمە وەکو ئەنجومەنی خوشکان هەستین بە سازدانی پێشەنگایەکی خواردن. من وەکو خۆم بەشدار بووم بە یاپراخی کوردی و دۆقڵێو. زان خوشکێکی دەزڕەنگینیش لەم پێشەنگایەدا ئامادەیان تێدا بووە چەند چێشتونانێکی جوانیان تێدا حەزر کرد بوو، وەکو قوڕاو، وەکو برنج، وەکو دۆڵمە، وەکو گەرمەکوتا بە گۆشت، وەکو برنج بە شویر و چەند چێشتی کوردەواری و شیرینی ڕازاوی تێدا ئامادەکرا بوو دەست و خامیان هەر ڕەنگین بێ و خواردنێکی سەحیە لە ڕووی سەحیشەوە زۆر سەحیترە لە خواردنانەیەکانی ئافرەتان هەوڵ دەدەن دەچن لە دەرەوە دەکڕن یا بۆ منداڵەکانیان دەچن لە دەرەوە دەکڕن. بەڕاستیەوە خواردنێکی کولتوری و جوان
جوانە هیوادارم خوشکان پابند بن لە ماڵی خۆیان بەم چێژ حازرکردنە کولتوریانە. دەستخۆشی و ڕێز و سپاسمانەیە بۆ ئەنجومەنی خوشکانی ئێرانیی کۆمەڵی دادگەری کە هەستان بەکردنەوەی پێشانگایەکی خواردنە کوردەواریەکان هەم نمایشکردنی خواردنە کوردەواریەکان بوو هەمیش دیدنێکی خوشکان و برایان بوو لێرە خوشکانێکی زۆر تێیدا ئامادە بوو دەستخۆشیمان بۆیانە هیواداری شتیرە و جۆریان زیاتر و بەردەوامتر بێ ئاشنابوونەوەیەکیشی جیلی تازەمانە بە خواردنە کوردەواریەکان و هاندانێکیشە بۆەوەی خوشکان دەستڕەنگینی و کاردانیان زیاتر بکەن دەستیان خۆش بە سپاسیان دەکەین ماندوو بوونە. ئەمڕۆ لە کەشێکی خۆشدا کە لەگەڵ ئەو خوشکانە بەشدار بووین لە ئەنجومەنی خوشکانی ئێرانیا چەند چێشتێکی جیاوازمان حازر کرد و هێنامان پێشکەش بەو خوشک و برایانەمان کرد وەکو نەریتێکی ساڵانە هەموو ساڵان ئەو فیستیڤاڵە دووبارە دەکەینەوە و من بۆ خۆم بە پڵاو شوید بەشدارم کردووە کە لە سینگ و شوید و برنج پێک دێ و ئەو خوشکانە دیکەش هەمویان هەریەکی بە شێوازێک بەشداریان کردووە لەو خواردنانە. وڵایزان لە وەرزی پاییزین و لە بەشێک لە ناوچەکانی کوردستان بارانێکی بارباری و لە هێشتا لە هەنێ شوێنەکانیش ئاسمان هەوراویە و نەمەنمەی باران هەردێ لەم بارودۆخ و کەشوهەوایە ئێمەش پێویستی ئاوازێکی خۆشی پاییزیە بین بۆ ئەوەی کەمێک دڵ و دەروونمان ئارام بێتەوە. Baran barana reza reza çavun çavare rega yaziza şavan şavna yala rojayan ruruma şavan şavna yala rojayan ruruma yekcar pajare دنیا کی تو ما یک جر پجاری دنیا کی تو ما باران بارانا نریزا ریزا چاون چواری ریگای عزیزا ریگا کستایانو منزل امان دورا ڕێگا کوێستایانە و منزڵێ ئەمان دوورە عەشقت لە دڵێمان تووشەی زارورە عەشقت لە دڵێمان تووشەی زارورە باران بارانە لەم ڕێزا ڕێزا چاوم چاواری ڕێگای عەزیزە لەو ساوە و باڵای تۆم دوور بوو لە چاو لەو ساوە و باڵای تۆم دوور بوو لە چاو گەڵا ڕێزانمە وەک باخشەی بێئاو گەڵا ڕێزانمە وەک باخشەی بێئاو باران بارانە لەم ڕێزا ڕێزا
وسابين حوكاج وحوكو كوت وسابين حوكاج وحوكو مقرب اي رحمت بمقين باتو ما قرب اي رحمت بمقين باتو باران بارانا نمري زاري زارا باران بارانا نمري زاري زارا چاون چاواری ریگای عزیزا چاون چاواری ریگای عزیزا دوگل فرقشو مجلس فرنور بی دوگل فرقشو مجلس فرنور بی ملائكة نزيك شياطين دور بي فزاي دويني هواي كردستان فزاي دويني هواي كردستان خوشكا رحمة بركة باران وهجا لاوين لزام بسام پیغمبر خواه صلوات وسلام ئەزان دووبارە سڵاوتان لێبێ هەمیشە دەوترێت کە ئەرک و بەرپرسیارەتی پەروەردە زۆر گەورەیە و ڕۆڵی هەیە لە بنیادنانی کۆمەلگایەک و داهاتوویدا و هەچ بارودۆخێک کە لە کۆمەلگادا ڕوودەدا هەمیشە دەچینەوە سەر ئەو چەمکە گەورەیە کە ئایا بەڕاستی پەروەردە چ ڕۆڵێک دەبینێت و دەتوانێت چنەوەیەک پێشکەش بە داهاتوو بکە و چ نەتەوەیەک بنیاد بنێ. ئەمڕۆ بە میوانداری دکتۆر شرام مستەفا ڕاهێنەری پەروەردەی باس لەوە دەکەین کە ڕۆڵی پەروەردە چییە. دکتۆر بەخێربێی سپاس بۆ ئامادەبوون لە پەیامی ڕۆژ. دکتۆر لە ئێستادا ڕەوشی پەروەردە چۆن دەبینی لە کوردستاندا؟ دەستان خۆشی وڵی ڕەوشی پەروەردە مەسەن تەسەوەرەکەم هەر قسەیە بکرێ قسەیەکی ئیزافە نییە، قسەکان هەمووی دووباران، بەڵام بۆ مەسەلەی بینینی ڕەوشی پەروەردە ئەمە معنای ئەوە نییە کە من ڕەش بینم، یعنی من بە هیچ باشی نابینم و تا ئەم دەقەیە گەشتبین نیم. مەسەلەکە ئەوەیە شتەکان هەمووی بوونەتە ڕووکەش، هەمووی بوونەتە ڕواڵەت، بۆ نمونە ئەوەی کە ئەوترێ لە دڵەوە ناوترێ، ئەوەی کە ئەوتێ تەنها لە زارەوە ئێتە دەرەوە و هیچ کاریگەریەک ناگات بەخۆی بە چواردەورەکەی. مەسەلەی پەروەردە مەسەلەیەکی زۆر گرنگە، ینی هەموو نەتەوێ هەموو گەلێک چ پێشکەوت و چ ناپێشکەوت و چ بچوو چ گەورە لە پەروەردەوە خۆیان بنیاد ناوە، بەڵام بەداخۆیان مەسەلەی پەروەردە بۆتە مەسەلەیەکی زۆر کاڵ و کرد، مەسەلەیەکی زۆر و کەشیانە، مەسەلەیەکەوە تەنها بۆ بەژەوەندی خودی نەفەرەکە خۆی بەکار ئێنرێ. بۆ من ئەوەی کە من زۆر تێبینیم هەیە لەسەری و کە زۆر بەجددی لە دڵەوە خەفەتیشی پێ خۆم مەسەلەی سۆشیال میدیایە لە مەسەلەی پەروەردەیە. يعني بجدي مسألة السوشيال ميديا زوزت پرودي برودوا برد يعني كومنا شد أقول لقطاب كان هموي بوتا منافسة كي نا أكاديمياني نا پرورديانة تنها بو أوي كم مثلا خو بيشاندان خو عرس كردن أماش هم كاريجري هي لسه بواري پرورد يعني أوي كان تبيني أكل لان كساني شارع زاو تب پرورد كاركي خوي لدزياوه يعني كاركي خوي كبريتيا لا پەروەردە کردن اما ون بووە، يعني خوي معنا ڕێ سەریکەکە ئەمەیە، ئەمە ون بووە، ئەمە خۆی شاردوتەوە نازن لە شوێ خۆی شاردوتەوە بێ. بەڵێ دکتۆر هەموو شتێک لە جیهانە تعریفێکیە پێناسەیەکیە، دڵیان پەروەردەش بۆ خۆی پێناسەیەکیە و چەندین پێناسەر هەڵەگرێ.
ڕەنگە پرسیارەکەم تۆزێت تون بێ ئەرێ پەروەردەمان هەر ناڵێم هەیەیان ماوە وەزەمان وڵای منەڵێم نەماوە نەوەڵی ناڵا پەروەردە کام ئەگەر ما بێ حاڵی ئەم جیلە تازەیە نیە مە حاڵی جیلێک نییە کە مەسەن هەر لە تەمەنی 6 ساڵ دەست پێ بکە تا ئاگاتە جامعە نەوەڵا ئەگەر بە منەڵێ ئێتە ئەمە ئازانیشی کۆمەڵەشە دەیە بێ بجاسە بە ئەو بە ناوەڵانی بێتەوە ناکە بێ طبعا نازانم چی ئەگەر وا بکەین ئەمە نەخێر نەوەڵان نەماوە ئەگەر ماوەیەکی تر وا بڕوە ئەسەن نییە هەر کەسێکە دەست ناکەوێت کە مەسەن ببێتە بەرپرسایەتێک وەرگێ ئەم وڵاتە بەڕێوە بەرێت تۆ سەری قوتابخانەکان بە سەرینەوەی تازە بکە بزانە ئایا ئەقلیان لە چه ئاستێکە یعنی من مەبەستم ئەوە نیە کە مەسەن لە جیلی نوێ قوربانین خۆگلەیەکە تەمان ئەوان زیاتر قوربانین بە دەرەجەیەک دایک و باوک زۆر تاوانبارە لەم مەسەلەیە یعنی تا دایک و باوک ئازانێ هەموو شتێکی بە ڕۆڵەکی کردووە وام کردووە ژووی تایبەتیم بۆ جا کردوێتەوە ئیتر عیباتم بۆ کڕیوە وەڵعیبا بەمە تۆ مەڕ بەخێوەکە یا مناڵ بەخێوەکە ئەمە چییە من کەوێشک بەخێوەکە یا مەڕ بەخێوەکەی تۆ نابێ مەسەن بەجددی هەر کەسێ بێ پتەو بێ لە ڕووی عەقلیەوە لە ڕووی جسمیەوە لە ڕووی نازانچیەوە ئەبێ بە کۆمەڵی ناڕەحەتیا بڕوایە تۆ کە تۆ ناهێڵی ئەم مناڵەت خۆری بەرکەوێت پێستی ئەڵێ پێستی نازانم ئاوایەکی لێ بکە خوێنێتە دەرەوە تۆ ئەمە چیت پەروەردە کردووە ئەمە بەشەرەت بەخێو کردووە یان چوزانم کەوێشک و مەڕ بەخێو کردووە نهار بەجددی یان قسەکان هەر بە شێوەیەکی خۆی بیگەێنین تر ناکەم فەلسەفە لێدان و ئەملا ئەولا بردن و ئێمە قسە بۆ خەڵکەکەین خەڵکی گشتی یعنی ئەبێ وەکو خەڵک قسە بکەین تر پێویست ناکە بێم بڵێم بەڵا فڵانە فەیلسوف فڵان نازانم چی و واقعی ئێمە ئێستا هەر بەجددی یان ئێمە گەر بە باسی قسەی زوو فەلسەفە لێدان بکەین بڵێن سۆقڕات و ئەفلااتون ئەرسطۆ بیان هێنێ سەرم کۆمەلگایە تێناگەن قسەیان پێ نامێنێ ئەمەمان تەواوە مەسەن ئێمە ئەبێ بە زمانی ئەمڕۆ قسە بکەین بزانین نەخۆشی کۆمەڵگەکەی خۆمان چییە نەخۆشی کۆمەڵگەکەی خۆمان ئەوەیە بەجددی ئەبێ چارەسەر بکرێ مەسەلەی ڕووکەشی و ڕواڵەتی و خۆپیشاندان ئەمە چارەسەر بکرێ ئەمەش ئیشی پەروەردەیە ئیشی لەلایەنی پەیوەندیدارە ئیشی وەزارەتە ئیشی وەزارەت هەر ئەوە نییە بەجددی خەریکی ئیمزاکردنی کتاب و کتابکاریش بێ یعنی بەجددی ئیشی هەموو وەزیرەکان هەموو وەزیرە یەک دوایەکان ئەوە نیە تۆ لە ژوورێکاوی بەس خەریکی دەرکردنی فەرمانی وەزای و ئیمزاکردنی تۆ بەیانی تا ئێوارە جای وایە ینی وەزیر لە شەوی شاخەیەکی ئیمزاکردنی کتابە نووسراوە بەجددی ئەمە ئیشی وەزیر نییە ئیشی وەزیر ئەبێ بە فکرەوە مەشغوڵ بێ نۆکو بەیانی تا ئێوارە خەریکی ئیمزاکردن بێ هەر ئاو بەو شێوە هەموو کەسێک پێکرێ ئەبێ خەریکی فکرە دانانە فکرە دروستکردن بیرکردنەوە لەم کۆمەڵگایە لە پەروەردە لە مەکتەبەکان چی بکەین کە ئەم نەخۆشیە لا ببرێ یعنی بەجددی من پێش چەندین ساڵ ئەم ڤیدۆکەی هاتوو بەمێشکە ئەم قسەیان بۆ خۆم کردووە یعنی بەجددی کەسێک بۆ نایاتە بجواب ئەم هەموو ڕسمگرتن و بڵاوکردن و ینی کلیان مەسەن پەرداخێک کەوتووە پەرداخێکەوە ئەیکەوە ناو تەپرنتەنەکەی زبڵەوە سەلفیەک پاکردنەوەی ژینگەکە با بە ژینگەی چیت پاکردووە باوێک کەوتووە هەڵت گرتووە ئەتر ئەم خۆ عەرزکردن و پیشاندانی بۆ چییە یان بەجددی ئەمە ئامانجەکە لەوە نییە من بمێ ژینگەکە پاکەمەوە ئامانجەکە لەوێ بە تۆ بڵێ مەها منەوەم کردووە تەنها ئەو پەرداخە هەڵگیراوە لەوانەیە لە دەروی ئەو چواردەوری ڕسمەکە گیراوە 100 پەرداخیکە لە یاکەوت بێ هەڵ نەگیراوە بەس ئەوە هەڵگیراوە بەس ئەوە هەڵگیراوە جا مەسەن ئەگەر ئێمە وەزئی پەروەردە ئەوە بێکە لە سۆشال میدیا پیشانە درێتە وەڵای لە ئەمریکا و یابان و نازانم پێشکەوتوچین ئایتە بێ ئەسا ئێمە بەس بەرنامە بکەین بڵین سپاس گوزارین بڵێن الحەمدولله وڵاتەکەمان گەیشتۆتە لوتکە و پێویستمان بە چیتر نەماوە نەوەڵا وەزی پەروەردە هیچ باش نییە وەزی مەکتەبەکان هیچ باش نییە هەر بەم بۆ نێوە ئەمێ خۆشم هەر سواری لە خۆم بکەم بڵێم مەسەلەی ئەم بریتیش کاونسڵ و نازانم چی و ئەمانی کە هەن ئەمە زیاتر قوڕی کردووە بەسەر پەروەردەیە لەوانەیە ئێستا هەنێک کەس کە لەم بوارەیە ئیشەکان بڵێن ئەوە کورە لە خۆی قسەکات و نازانێت و نازانم چی و ئێمە هەدەفەکەمان ئەوەیە بۆی پەروەردە بەرەو پێشەوە بەرین بۆی مەکتەبەکان بەرەو پێشەوە بەرین و تەبەن ئەدەفی کردنی هەر شتێک هەدەفەکەی ئەوەیە لەوانەیە بەڵام تۆ ئایا ئەوە ئەکرێ ئەوە ئەپێکرێ ینی یەکێکی تر لە هۆکارەکانی مەژغوڵکردنی مەکتەبەکان کە دوورکەونەوە لە ئیشە سەرەکیەکەی خۆیان کە پەروەردە و فێرکردنە ئەم بریتیش کاونسڵەیە تەنها خەریکی ڕۆتینیات و کۆبوونەوەن بۆ گرتنی ڕسم و بڵاوکردنەوە و کۆمەڵێکردنی سیمیناری ناپێویست ینی بەڵێ هەر لە سەنگی ئەو قسانی کە ئێستا بەڕێستان ئاماژەتان بێ حەزەکەم ئەو پرسم ئەرک و بەرپرسیارەتی پەروەردە لەسەر کێیە کێ دەبێت پەروەردە سازی بکات لە کۆمەلگاکاندا وڵای پەروەردە ئەرکی سەشانی هەمووانە ئێستا باست لە قوتابخانە کرد کە ئەبێ ڕۆڵێکی گرنگی هەبێت کە بەداخەوە سابینین هەر ئەو ڕۆڵە نەگنەماوە عینی نەک کاڵبۆتەوە هەر نەشماوە نەوەڵا نەماوە ئەرکی مەسەنەگەمە تەنها باسی پەروەردە بکەین پەروەردەی باڵێ وەزارەتی پەروەردە مەکتەبەکان
ئەمە ئەرکێکی زۆ قورسە یعنی ئەبێ هەمومان پێ هەڵسن چ مامۆساکان ئەوانەی لە سنووری وەزارەتە ئیژەکەن لە سنووری مەکتەبەکانە ئیژەکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەرکی پەروەردە ئەرکی هەمووانە هەر لە دایکە لە باوکەوە لە برا لە خوشک لە ئەوانەی لە ناو بازار ئیژەکەن ئەرکی هەمووانە ئەرکی چینێکی دیاریکراو نییە بەڵام بەجددی وەزارەتی پەروەردە ینی بە دەرەجە یەک ڕۆلی وەزارەتە کە ئەو ڕۆتینیاتانە لاوە لە قوتابخانەکانە ینی ئیشی سەرەکی بگەڕێتەوە بۆ فێرکردن و پەروەردە زایدن فێرکردن ینی ڕۆڵەکەی لا نەدا بە کۆمەڵی ڕۆتینیاتەوە بە کۆمەڵی چوزانم ئەم لە ئەولاوە بە کۆمەڵی ینی بەجددی من ئەزانی لە مەکتەبەکانە دڵم بەچیە سووتێ هەر بەجددی ینی ئەو هەموو وەرەقەیە سەرفەکەی ئەو هەموو ئەیفۆرە سەرفەکەی لە پێناوی هیچ چایە خب بە هەر بەجددی ئەوش پارەیە ئەو هەموو ئەیفۆرە لە پێناوی هیچ چایە چەند دارستان ببڕێتەوە هەر بەجددی ینی تۆ بچۆ هەر ئەزانی لەسەر چێ گوێرگە بزانە چەند ئەیفۆرە سەرفەکەی لە مەکتەبەکانە هەر لە پێناوی هیچیشە هەر وەرەقەی و پرینت دەکرێت و فرا درێت و نازانم چی ئەم لەوە لە بپێنەی کۆمەڵەشتا هەموو ساڵی دووبارەکرێتەوە خۆزە سوودی هەبووە کێشە نییە من ئەم ساڵ سوودم بینیوە بە مامۆسای دوای من تەلەبەی دوای من سوود بینێ بەڵام هەر ئەوەیە و بازنەیەکە ئەسوڕێتەوە و دەی هیچ نەدەچوونەیەکە نە ئەتەقێتەوە نە نازام چی حیج هەر ئەوەیە ینی کۆمەڵەشت هەیە ینی زۆر چارەسەرکردنیان ئاسانە ینی چارەسەرکردنەکە چۆن ئاسانە بوون منە وەکو وتم ڕۆڵی لایەنی پەیوەندیداری دەربارەی وەزارەت ئەوە نییە تەنها خەریکی ئیمزاکردنی کتاب بن و خەریکی نەقلکردنی ئەم مامۆسا ئەو مامۆسا و ئەم نازانی چی بن خەریک ئیشی ئەوان ئیشی فکرەدانانە بیرکردنەوەیە بەداخەوە بیرکردنەوە نەماوە لە کۆمەڵگای ئەمە بۆیە کێشەکە ئەوەیە دکتۆر من ئەوێ سەرنجی بەڕێز لەسەرم بابەتە بزانمە زۆر دوور ناڕۆم هەر نمونەی هەیەنەوە جیلی خۆمان نەوەتەکان لە ماڵەوە چاودێرێکی زۆر چڕمان لەسەر بوو لە تەنانەت لە ئەسلوبی دانیشتن لەسەر سفرەوە بیگرە تاوەکو چۆنیەتی ڕاکشان و خەوتنیش ئەچوینە قوتابخانە زۆر بەڕاستی پەروەردە زۆر کاریگەری لەسەر بوو لە قوتابخانە هاتینە دەرەوە ئەچوونە مزگەوت لەوێژ دیسانەوە پەروەردەکرێن لەوێژە هاتینە دەرەوە کۆمەڵێک پیاوی بە ساڵاچوو بە تەمەنە و دیساوانیش وەجبەیەکی تر پەروەردەیانە کردین بەو چوار مەرحەلەوەی هێشتا بێستە شەو ڕەنگە هەر کامڵ نەبین و پێویستمان بە پەروەردە بێ ئەی مناڵێکی ئەم سەردەمە دایک و باوک لێی ناپرسێتەوە وەزعی قوتابخانەوە باست کرد بە تەمەنەکان نەمان دەرگای مزگەوتەکانیشان داخست کەواتە پەروەردە ئەوەی هیچ پەروەردەکە نەماوە چی چاوەڕێمانە وەڵای من خۆشم ئەمێ نازانم من خۆشم حەزەکەم خۆشم سوال بکەم تو ئەگە سەری هەر چینەیەکەی هەر شوێنەکەی کۆمەڵی یاسای بۆ خۆی داناوە هاڵێکان ئەمە بکەی ئەوەوانەکەی وا بەڵام من هیچ یاسایەک لە وەزارەتی پەروەردەیان نابینم دەربارەی بوونمونە ئەو چیلی کە پەروەردەیەکرێ یعنی هیچ شتێک یعنی بەجددی ئەمە وەکو جەنابەت وتت لە سەرەتایە قوربانی یەکەمی ئەم نظامە تەلەبەکان خۆیانن ینی قوتابیەکان خۆیانن ینی تۆ بەجددی ئەچیدا هەر بەشێ ینی حەچیدا هەر بچووکترین شوێن کۆمەڵە یاسا هەیە ئەگە تۆ لابێ ئەمەد بەرامبەرەکرێ بەڵام لە مەکتەبە هیچ یاسایەک نییە ینی حەزاکە تەلابە چوزام ئەنواع هەسوکۆتی نەشیاو بکە ئەڕوا نازام چی بکە هەر ئەوترێ قەینا وا بکە نازام پەروەرد ئەمە بکە با نەشکێ نەکاکە شکاندنی تاک ئەوەیە تۆ بە تەواوەتی سنوورەکانی بۆ بەرەڵا بکەی تۆ بەم شوێت تاکی ئینسان تێکەشکێنی تۆ ئەم کاتت لە کۆتاییە ئەو کاتە ئەو تاکە هەست بەخۆیەکە چ کەسێکی نەرم دەرچووە چ کەسێکی لاواز و داما و لە ڕووی جسمی و عەقلیشەوە چ کەسێکی لاواز دەرچووە تۆ ئەو کاتە تۆ بەجددی ئەماناکە بیر بکەنەوە دوژمنی سەرسەختی ئەو نەوەیان کە ئێستا یەت هەری ئەمە تەلەبەکان هەر من زۆر بەزین پیانایەتەوە ینی بەجددی تەلەبەی وایە لەوانەیە نازانم هەر کۆمەڵی قسەیە ناکرێت لە یا باس بکرێ لانەیە خۆی بەتەنیا شەوان ناتوانێت بچێتە دەرەوە لەوانەیە تەمەنیشی گەیشتە 70 ساڵ بەجددی 80 ساڵ جاران شەڕی عێراق و ئێران کرد وانە هەر بەجددی هەر شتەکان زۆر گۆڕاون هی ئەوەش نییە بڵێ وەڵا زەمانەوە نازانم چی ئەم لاولان نەخێر هی پەروەردەکەیە احتیمال بە نەفسیان پێنەدراوە هەستی بە پرسیارەتیان لا دروست نەبووە خۆی ئێمە یەکێک لە دوشمەکانی وەزارەتی پەروەردەوەی ئاڵن وەڵا بە ئەو تاکەی بڕوای بەخۆی هەبێ متمانی بەخۆی هەبێت تۆ بەم شێوەیە متمانت لە دەو تاکارن هەر متمانی بەخۆی نەماوە هەر متمانی تۆ معقولە تۆ تەلەبێ محاسبەی بکەی یەکسەر بڵێ وەڵا ئەم تاکار وەڵا تێشکا داما بوو وەڵا ئەمە مادام تۆ بە محاسبەکردنێ بە قسەکردنێک بڵێ ئەرێ تۆ بۆات و ئەمە تۆ ئەو تاکە تێک ئەشکێ و بڕای بەخۆی نامێنێ کاتە لە پێشا بڕای بەخۆی نەماوە بڵێ لە سیستەمی پەروەردە لەنێو قوتابخانەکان دەستی مامۆستاکان ئەوەندە بەرتەس کراوەتەوە ئەوەندە سنوورەکان کەم کراونەتەوە کە تەنانەت ناتوانێت کۆمەڵێک ڕێکار
ناتوانین ئاماژگاریش بکەین هەر بە جددیە شتەکان ئیتر نازانم ئەمە بە بەرنامە ڕێژی ئەکرێ ئەمە هەر خۆی لە نازایی ناکرێ ئەمە کۆمەڵەش لێ لە نازایی ناکرێت لەوانێ ئامانجێکی باشی لە پشتەوە بێ وڵای ئەمە هەدەفمان ئەوەیە بەڵام خۆشەکانیزمی جێبەجەکردن بەڵێ بەڵام شەرنێتەوە شتێکت وت بڵێت ئەماجی من لەکردنی ئەمیشە شتێکی باشە ئەم شتە باش دەربچێ یان ئەوە تا لە نازایی ناکرێت یان ئەوە تا بە ئەنقەز ئەکرێت ئەنی ئەم شتانە بێ چارەسەر بکرێن بە حەقەدا بێ پیاداچنەوەی پیابکری ئیشی وەزارەتی پەروەردە هەر ئەوە نییە چاپکردنی منهەج و چوزام دەرکردنی کتاب و نەقڵکردنی ئەو مامۆستا بچۆرە بەڕێوەبەراتیەکان ینی هەمووی بەڕێوەبەراتەکان بەس خەریکی نەقڵکردنی مامۆسان کاتە ئیشی وەزارەتی پەروەردە بەس خەریکی دانانی مامۆستا و نەقڵکردن کاتە ئەی پەروەردەکە لەکوێیە ینی خۆی ئیشە سەرەکیەکە ئەمەیە ینی بەڵێ وەردە اینجا فێر کرد کۆمەڵ مەسەن نەقڵکردن و نازام چی تەرتیبات و کتاب و کتابکەری ئەمانە بەشێکن لە وەزارەت بەڵام ئەمە بۆتە هەموو وەزارەت بۆتە هەموو وەزارەت بەڵام ئەوەی جێگەی داخە فکر نەماوە بیرکردنەوە نەماوە ئەمە یەکێشەکەم دکتۆر ئێمەی کوردەوە ئێمەی گەلی کوور ئێمەی کەسانی کوور بەڕاستی کۆمەڵێک بەها و ئەخلاقیات و تانز ئاینێکی جوانیشمان هەبووە کە چەندین شتی جوانمانتیایە ناو کۆمەلگای خۆمانە بەڵام ئەمانە بەرەو کاڵبوونەوە ڕۆیشتووە نەماوە یعنی بۆ نمونە منهەجی سویدیان بۆ هێناین بۆ قوتابخانەکان بۆی جێبەجێکین ئایا بەڕاستی هێنانی ئەم جۆرە لەم قوتابخانانە ئەم جۆرە لەم سیستەم و پەروەردی وڵاتانی تر کە دەیهێن بۆ ئەم کۆمەلگایانی ئێمە بەڕاستی نامۆنیە بە کولتور و بەڕەسەنایەتی ئێمە وڵای بە تێکی تو هەر هینێک نەتەوەیەگە بێ گوێری کولتوری خۆی من ناڵێم کولتورە خراپەکانە من پێم خۆشە با کولتورە خراپەکان لە بنا دەربێنین مەسەن خۆی هەردینێکیش هاتووە دژی کولتورە خراپەکان هاتووە ئێمە قەتین لەگەڵ کولتوری خراپانین بەڵام تۆ نظامێک هێنی منهەجێکی هێنی لە دەرەوەی وڵاتەوە بۆ وڵاتەکەی خۆت ئێوەرە بیگونجێنە وەرە چۆن هەروەرە ئایا قوتابخانەکانی تۆ بنە قوتابخانەکانی ئەوان ئایا مێشکی تەلەڤەکانی تۆ بنە مێشکی تەلەڤەکانی ئەوان کولتوری ئێمە بێتە کولتوری ئەوان هەمووی جیاوازە هەمووی نایە دایک و باوکی ئێمە مەسەن دایک و باوکی تەلەڤەیەک بێتە دایک و باوکی تەلەڤەیەکی ئەوان کاتە شتەکان هەمویان جیاوازن وەکو بتم دووبارە شتەکان هەموو ئەچێتەوە بۆ ئەوەی کە شتەکان ئەکرێ بێبیرکردنەوە یعنی بەبێ بیرکردنەوە فکر مردووە لە وڵاتی ئێمەیە بەتایبەتی لە وەزارەتی پەروەردەیە فکر مردووە دکتۆر کە تەجروبەیەکە کرێ و سەر ناگرێ وەکوواکانت ینی منهەجی سویدی بۆ قوتابخانەیەکی بانگڵینی کە بارانێتە خوارەوەی منهەج و کارە بە ئینتەرنێتی لێنیە ساڵێکەمەکرا 200 تەجروبەکانی بۆ ناگۆڕێ بۆ ئەو فکرە یانە بێت چی بکەنەوە فکرەیتە زیینوو بێتەوە کێ بێ و فکرە زیینوو کاتەوە وڵای هەر وەزارەتی پەروەردە چون من ناتوانم من مامۆسایەکەم شوێنم لە مەکتەبێکا لە دەوامەکەم دەساڵاتی من نییە هیچیشم پێ ناکرێت چمە پۆلەکەەوە دەست خۆم بەڵام ئەوە تەنها ئیشی وەزارەتە وەزارە دەزانێت بارودۆخی پەروەردە بەو شێوەیە بەڕای ئێوە وڵایت ئەگەر نەزانێ عیبە هەر بەجددی عیبە عیب و شووری نازانێت چۆن منە بێ بزانم وەزارت ئەسان من ئەبێ من نەزانم هەر بەجددی ئەبێ من نەزانم ئەو وەزاراتێکە ئەم هەموو مامۆسایی لەژێر دەسایە ئەم هەموو مەکتەبانە ئەبە مەسنترەوە لووتکەی هەرەمەکەی ئەی چۆن ئەبێ نەزانێ ئەکەواتە ئەگەر نەزانێمە عیبێەوە بێ بە دوواداچوونی پیا بگرێ ئەبێ بزانێ ئەگەر نەشزانێ هۆکارەکەی من بە ئەوە گەڕێمەوە کە مەسەن ئەوانەی کە بەرپرسن هەر لە ژوورێک دانیشتن و بەس خەریکی ئیمزاکردنی کتابن من زۆر جارێم ئەگەر من وەزیر بم بە حیاتم یەک کتاب ئیمزا ناکەم بەس نەفرێک دانم جێگری وەزیر یا هەر بەس خەریکی ئیمزاکردنی کتابەکان بێ بەجددی ئەوە ئیشی وەزیر نییە ئەبێ ئیشی وەزیرێکی مەیدانی بە بەردەوام لە مەکتەب و لە شوێنەکان و خەریکی بیرکردنەوە و لەگەڵ کەسانی پسپۆر و شارەزا و کۆکردنەوەی فکرە و چی بکەین چی نەکەین ئەم نظام بگۆڕین چی بکەین یان بەلایانی کەمەگە نەیگۆڕین چۆن بەرەو باشتی بکەین هەر بەجددی من زۆر جار کە خۆم سەردانی وەزارەتم کردو بۆ ئیشێگا نازانم چی وتوانێت مەسەن جەنابی وەزیر لە ژوورەوەی خەریکی ئیمزاکردنی کتێب و کتابەکەی منیان هێناوەتە دەرەوە هەر بەجددی بێم کردو یعنی ئیشی وەزیر تەنها ئەوەیە کە ئەوە کتاب ئای باشەوە هەر بەجددی هەیە وەڵای داماوەەر فێوەکەی ئێتەوە یادی کاکاتە بێ هەیکەلەکە بگۆڕین ئیشی وەزارەت بگۆڕین یعنی کە تۆ مەسەن ئەم بەرپرسانە وانی بەرپرسی بەبەردە کە خەریک بن بە فکرەکانەوە ئەبێ گۆڕانکاری ڕوو بدا ئێکاتە بۆیە گۆڕانکاری ڕوو نایکاتە هەر خەریکی ئەم کۆمەڵەشتە ڕۆتینیاتانی دکتۆر ئێستا پەروتەسازی بووە بە جۆرێک بازرگانی لە کوردستان چەندین ناوەند و لایەن و کەسانێک هەن کە بەنای پەروەردەوە کارەکان علەساس کارەکان لەسەر پەروەردە ئایا بەڕاستی ئەمانیش ناتوانین ڕۆڵێکیان هەبێ
توانیوانە بۆن شتێک پێشکەشکەم بە کۆمەلگا دەبینین لە هاوینانە کۆمەڵک خولەکرێتەوە چەندین کەنسیانە سەرخەت لە تەلەڤیزیۆنەکانەوە دەبین کەسانێک خۆیان بەخەم خۆری پەروەردە دەزان و قسە لەسەر بابەتی پەروەردەی ئەەکەن. من بەش بە حاڵی خۆم ئەڵێم دائیمە لەبێ گۆڕانکاری لەلایەنی حکومیەوە دەربچێت. کاتە ئۆرکی ئەوانیان من قەتعی ناڵێم هەر گۆڕانکاریەکە لە بەشی حکومیەوە دەرنەچێت قەتعی هەلی ناتوانێت ئەو هینە بکات. من خۆم دائما لەگەڵ شتی حکومیام یعنی ئەبێ گۆڕانکاری بچنیەکان لەلایەن کەرتە حکومیەکانەوە دەربچن. هەمیشە اینجا دەوزە بکرێت بۆ کەرتە ئەهلیەکانیش. یعنی من لەگەڵ ئەوەیان نیم مەسەن کە تۆ پەروەردەی حکومیت سەقەت بوو قەتعی ئەهلیەکە ناتوانێت جێگرەوەی بێت. حچەنە مۆدرن بێ حچنە پێشکەوت بێ حەزەکان مامۆسات لە هەسارێکی ترەوە بۆ هێنابێ قەتعی نابێتە جێگرەوەی حکومی کە حکومیەکە خراپ بوو تاوانی کۆمەلگا خراپە. من خۆم لەگەڵ ئەو بیر و باوەڕەیە. دکتۆر جاران کە زۆربەی دایکان و باوکان لە ڕووی با بڵێن بە فۆرمی خوێنەواری ئەکادیمی نەبوون بەڵام بەلایانی کەمەیان توانی مناڵانیان پەروەردە بکەن کە فێریشیانەکەن پۆ پەروەردەیان بکەن. ئێستا دایکان و باوکان زۆربیان خوێنەوارن هیچ فێریشان ناکەن ینی ئەی بۆ پەروەردەیان ناکەن بەڕاستیانی تۆزەگە قسەت لەسەر خۆمان ئێمە خوێنەوە لانی خۆشمان پەروەردەن گرفتەکە لەوەی خۆشمان ئەی چی ناکەم منێکی دایک و بیامێکی باوەکە پەروەردەکرابم یان پەروەردە بزانم پەروەردەم وەرگرتوێ هەر بەجددی مناڵێکی 14 ساڵ 10 ساڵ 9 ساڵ چوزانم ژوێکی بۆ جا ناکەمەوە و تەلەڤیزۆن و ئەنتەرنێت و موبایلێکی ئاخرفاقی زاتیە هێدێ وەڵی بەقورام نیش بم لەو تەمەنەیە نازانم هەر بەجددی ئەمەیە دێکاتەوە تۆ گەر شتێکی وات کرد ئەمە نازانین کاتە هێشتا لەمانای پەروەردەت نەگەژنوانە پەروەردەواتێکیشت بین کەم بەخێوکردی مناڵەکان بەم شێوەیە ناکەواتە پەروەردە شتێکی ترە زانی پەروەردە زۆر قورسیتی ئەەکەیە پەروەردە ئیتر تونند و تۆڵکردنی ئەو نەفرەیە من دایمە ڕێم لەلایەن جەسەتی و عەقلیشەوە ینی پەروەردە هەردووشیانە چۆن تۆ ڕاضەکەی بۆی جسمت تونند و تۆڵ بێ عەزەتی جسم دەی نازانم ڕاضەکەی چیەکەی ئێم عەقڵەش پێویستی بەوەیە هەنێجار عەزەتی بدێ بۆی تونند و تۆڵ بێ بۆی بەرگی ناڕەحەتیەکانی ژیان من قسەیەکم بۆ دایک و باوکان هەمیشە هەیە ئەڵێم بەجددی مناڵ بۆ خۆتان پەروەردە مەکەن یعنی تۆ ڕۆژی 100 جار بە قوربان و بە ساقی ئەبەی تۆ بە قوربان و بە ساقی ئەبەی خۆ کەسێکی بێگانە وەڵا نیو جایش بە قوربانی نابێ واتە تۆ بێ مناڵ بۆ خۆت پەروەردە نەکەی مناڵ بۆ ئەو سەرجادەیە پەروەردە بکەی وەی ئەگەر کەوت مەسەن سیر نەکا وەی کەسێکی بێگان هەڵی سێنێتەوە وڵا کەسی بێگان هەڵی ناسێنێتەوە تۆ لە ماڵەوە ئەکەوێ وا پەلامەرەیەکەی کە خۆشت بکەوی هەڵی ئەسێنیتەوە ئێمە کەی پەروەردەیە کاتەوە دڵسۆزنی نییە بۆنەوەکانمان داماویە دڵسۆزی شتێکی نەوەڵامە ئەبێت تۆ پەروەردە بۆ ئەو جەنگەڵستانە پەروەردە بکەی مناڵ کە ئێستا جەنگەڵستانە تەواو دنیای مۆدرن و نازانم چی و وەڵا هیچ فەرقی نییە لەگەڵ ئەمەزۆنە لەگەڵ داسانەکانی ئەمەزۆنە دنیای ئەمڕۆ ئەوەڵا ئەگەر داماوە بی ئەگەر بێزمان بی ئەگەر نەتوانانی خۆ هەڵسەنیتەوە چۆن دڕندەکان پەلاماری حیوانەگەیان ئاوا پەلامارە دی من ئاوایە بینم لە ئەمڕۆیە لە هەموو بارەکانە پێویستە چی بکرێت بەڕستان فەرمووتان کە ئەرک و بەرپرسیارەتی هەر تاکێکە کە عین لە کۆمەلگادا ئەرکێکی هەیە سەبارەت بە پەروەردە لەوەی کە من ڕۆڵم هەبێ لە پێگەیاندنینەوەیەک لە پەروەردەی ئەو کەسانی کە لە ئەو کۆمەلگایە ئەژین ئەرکەکە ئەوەیە کە پەروەردە بگۆڕین ئەگەکە ئەوەیە کە بتوانین بڕوا بەخۆ بوون لەو تاکەیا بچێنین بڕوا بەخۆ بوون چۆنە ئەوش دووبار مۆزۆیەکی دوودەژە پێناسی هەیە چۆن بڕوا بەخۆ بوون ئەو تاکەیا بچێنین بڕوا بەخۆ بوون ئەوە نییە تۆ زۆر ناسک و نەرم و بە ساقە و بە قوربان و ئێوە تۆ ئەم تاکەت کوشت ئەی هاوار ئەم تۆ ئەم تاکەت کوشت ئەزانی بڕوا بەخۆبوون ئەوەیە ئیتر مەسەن ئەو ئەو تاکە مناڵ بێ گەورە بێ جای وایە کە کەسێکی شدا 70 ساڵیش بڕای بەخۆی نییە ئەماڵین تاکێتر مناڵ تا گەوراگرێتەوە ئەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەعتماد نەکاتە سەر هیچ کەسێک دەوروبەر نەدایک نە باوک نەبرا نەخۆشە نە کۆمەلگا پێش هەموو شتێ ئەعتماد بکاتە سەر خوا دوایەوەش اینجا سەر خۆی هەڵسە بێ ئیشوکارەکانی خۆی زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارەگەر بابەتێکیشت هەبێ بڵێ بابەتی پەروەردەی ئاینی جاران لە مزگەوتەکانە پەروەردەیەکی جانەکرا دواتر بەداخەوە کۆمەڵێک بارەدۆخ هاتە پێشەوە لەژێر ناونیشان و یاخود درانە پاڵ پەروەردەی مزگەوت و لەژێر بانگراوندی ئاینیا بۆ ناشینیکردنی و پەروەردە عاریفانە جوانانی لە مزگەوتەکان ناکرا ئێستا تەنانەت ئەترسی لەوەی بڵیت با بڕۆینەوە بۆ پەروەردەی مزگەوت لەژێر ناونیشانی تیۆریست و تۆنڕۆ و کۆمەڵێک بابەتی تر ئەمە چه زەربەیەکی لە پەروەردەی ناو کۆمەڵگەی کوردی وەڵای من بەڵێم هەموو کۆمەلگایە هیچ کۆمەڵای ناگە بێدین بێت یعنی هیچ کۆمەلگای هەموو کۆمەلگایە بڕۆ کام کۆمەلگایە زۆر پێشکەوتووە کام کۆمەلگایە دواکەوتووە کۆمەلگای بێدین نییە یعنی بێ کۆمەلگایەک دینی هەبێ ئەو دینە ڕاستەیە ڕاستیە و
قسەیەکی ترە گرنگە کۆمەلگا بێت دینی هەبێ ئێتر ئایا بتپەرستیە ئاسمان پەرستیە خواپەرستیە هەرچێک هەبێت دینێکی هەبێ ینی سوالەکە لێە ئەو دینە چەند ڕۆڵە بینێ لە پێشکەوتنی ئەو کۆمەلگایە ینی من نەک بڕواناکەم ینی گومانم لەوەیانە کە دینی ئێمە ینی ڕۆڵێکی زۆر باشی بینیوە لە پەروەردەکردنی تاکی کوردی تاکی کۆمەلگای ئێمەیە بەڵام ئێستا ئەو ڕۆڵە کار بووتەوە ئەوەش دووبارە هەر بۆ پەروەردە ئەگەڕێتەوە بۆ کۆمەلگاکەمان ئەگەڕێتەوە ینی ئەبێ نەهێڵین ئەو لایەنە کاڵ بێتەوە چون بەجددی دین زۆر کاریگەری باشی هەیە لەسەر چاک تۆ ئەو دینە ئەگەر بە شێوەیەکی ڕاست بگەێنەرێ بە پێچوانەوە تاکێکی تیرۆریست بۆ دروست ناکات تاکێکی تونڕۆت بۆ دروست ناکات تاکێکت بۆ دروست ناکات کە پێ کۆمەلگاکەی خۆی تێک بدا تاکێکت بۆ دروست ناکات کە لە مەکتەبەکانە جگەرە و نازام چی و دای و ڤایپ و مایپ و ئەم شتانە بکێشێ کو ئەگەر دین لەگەڵ ئەوەیە باشە باتین دین دەرکەین لە نەک لە مەکتەب هەر لە ناو کۆمەلگاشا دەریکەین دین و توێتی بۆ جگەرە پێشە کە تاوەکو دین لە منهەجی مەکتەبەکانە دەرکەی دین و توێتی بە تەلەڤەکان چۆ ڤایپ بکێشە چۆ نازام چی بکێشە نا هەمووی هەڵە تێگەیشتنی و هەمووی سەقەت تێگەیشتنە یاخوا دەست خۆش بێ دکتۆر شام سپاس دەکەین بابەتەکە زیاتر هەڵەگرێ بەڵام دەرفەتەکانی ئەمەشکەمە سپاسی بۆ هیوایی تۆزێک بارودۆخی پەروەردە باش بێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شرا مستەفا ڕاهێنەری پەروەردەیی لەم تۆرەی لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێزیان زۆر سپاس دەکەین ئەزیزان دەچینە سینەمانی و لەوێش پێشنگایەک ساز کرا و پێشنگایەکی بەرانی خۆڵاڵی یەکێک لە خۆشارەکان باس لەو بەرهەمان دەکات کە لە فستیڤالەکەدا پێشکەشی کریانانی دەکات و بەرهەمی خۆڵاڵیەوە کاچۆن دروست دەکرێت و یەکی لە بابەتەین کە زۆر باسی دەکات بنێشتە بابەتەکە و بینێریتەوە. سەرتا بەخێر بن خۆشحاڵ میلاتنتان ئێمە وەکو ئەندامێکە لە عینەکانی فستیان گروپی فستیڤاڵی لە هەڵەبجەوە بەشداریمان کردووە فستیڤاڵی پاییزیە بەروبوومی خۆراکیەکان و خواردەمەنیەکان و کارە دەستیەکان بەشداریمان کردووە ئیترم بەرهەمانە بەرهەمی خۆمانن زۆر بەیان لە هەڵەبجەوە هێنامانەتە ئێرەوە یەکێک لەو بەرهەمانەمان بنێشتی کوردیە لە هەڵەبجەی خۆمان دروستەکرێ هەر کارێکی دەستیە بنێشتە تاڵەکە لەگەڵ کەپسولەکەیە لەگەڵ بنێشتە تاڵەکە و لەگەڵ بنێشتە کوردیەکەیەتی بنێشتە تاڵەکە لە داری خەزوانە لەو شاخانەوە ئەچنرێتەوە دێتەوە ناو کارگە دەستیەکان و لەوێ ئەکۆڵێنرێ زیاتر ئێمە بنێشتی کوردی تیا بەکارێت بنێشتە کوردیەکەی کاتێککە ئەکۆڵێنرێ ئاوەکەی لە جیاکرێتەوە بنێشتی لێ جیاکرێتەوە ئەتوانی بنێشتە تاڵەکەیژە کوتر بۆ دەرمان بەکاربێنیت بۆ منە بۆ عیلاجی قۆڵۆنە بۆ مەعیدەیە بۆ گورچیلەیە یەکی ئیتیاباتی مەعیدەی هەبێ بۆوانە بەکارێت ئەم شێوازی بنێشتە ئەحتیادیە نەکراوەتە ناو کەپسولەوە ئەمە بێ بکەیتە ناو شوێنێکی ساردەوە بۆ نمونەوەکو سەلاجە کەوچکێکی چاییەنی بەقەدەر حەبێک لێ ئەدەیت و قووتیە دەی بەناویەوە بەکارێنیت بەڵام کەپسولەکەی ئامادەکاری کراوە بۆی ئاسانکاریە وەکو ئەو نییە هەر ئەحتیادی وەکو حەبێکە لە بازاڕایکڕی ئەحتیادی قووتێ دەی بەس ئاوی بنێشتەکەی بەیانیان بەسکی ناشتا یەک پیاڵی لێ خۆیتەوە پێش نان خواردنی بەیانی بۆ شێوازە بەکارێت بەس بۆ جوێنانە یەکشتی شێوازی تری نییە بۆ قودانوانە نیارە ئەحتیاتی وەکو بنێشتیکە هیچ زەرێکی نییە تەنانەت کەسی ئاساییش دەتوانێت بەکاری بێنێت هەموو کەسێتوانە شتێکی تەبیعیە سروشتیە هیچ مەوادێکی تیان نییە ئەمە کاتی پێگەیشتنیەتی کاتی پێگەیشتنی لە شاخە بە زۆری گۆچەڵی بۆ دروستەکرێ بە مشتێک قوڕە بە شێوازێکی جوان دروستەکرێ بۆی دائەنرێت دارەکە زامارەکەن تایەتە ناو گۆچەڵەکەەوە دوای پشتی بۆ پاییز کاتی کۆکردنەوەیەتی ئەویش بە شێوازێکی خۆی تایبەتی خۆی کۆکرێتەوە ئەکرێتە ناو تەنەکەەوە و
ئامادەکرێت بۆ ناو بنێشتەوە ئینتیاباتی مایلە نایڵێ بەس بۆ پێستەکە بەکارم بێنەوە نازانێت سەرکەی سێوی خۆماڵیە بەڵێ نەشی گیانە بێ مامۆستاگیان دوای نانخواردن بەکاری بێنەوە وڵای زان دیارە دەنگخۆشی بەهرەیە کە خی گەۆ ڕەنگە بە زۆر کەسی نەبەخشێ بەڵام خۆشببختی بۆ ئانشی کە دەنگیان خۆشەوەزان دەنگخۆشەکان لە چیا بەکاربێنن قڕان خوێندنیشێکێکە لەو توانە و بەهر و هوەرانەی کە ڕەنگە لای زۆرێک لەمان جێگەی سەرنج و وەروەها گوێگرتن و وەروە گرنگی بێت لە پرۆگرامی ئەمڕۆژمان گەنجێکی بەهرەمەند وەروە دەنگخۆش لە لامان میوانە کە قورآن خوێنێکە زۆر بەڕێز مامۆستا ئاکار محەممەد یاخوا بەخێر بێت مامۆستا مامۆستاکار بەخێر بێت خۆشحاڵ بێت. قورآن خوێندن تەنها پێویستی بە دەنگخۆشیە مامۆستا ئاکار یا خۆت بەهرەیەکە یان ئەبێ وەکو زانستێک بیخوێنی؟ سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان. قورآن خوێندن سەرتا پێویستی بە نێتێکی خالصە لەسەر ئەوە تۆ سەوتخۆشی خی گەورە بەهرەیەکە ئیدا بە ئینسان تر ئەم بەهرە تۆ لە کاری باشە بەکارێنی لە قورآن خوێندنا بەکارێن لە خزمەتی کۆمەڵگاکەدا بەکارێنی یا خۆت لە کارێکی دنیاییدا بەکارێنی. سەوتخۆشیش بۆ قورآن خوێندن بەڕاستی گرنگە گرنگی زیاتری پێ بدرێ و گرنگە بۆ قورآن خوێنان کە ممنە خول یا خود وانەی سەوتخۆشی زیاتر ببینن بۆی سەوتیان زیاتر و باشتر بەکاربێنن بۆ خزمەتکردی ئیسلام. مامۆستا ئاکار لایەنەکانی قورئان خوێندن زۆر زۆرە هەر لە خوێندنەوەی بێ هەر لە فێربوونیەوە بێ هەر لە تەجویدەوە بێ یاخود وتنەوە بێ وەکو مامۆستا بەڕێستان لە چی یانە زیاتر بەهرەت هەیە لە ئێستا زیاتر کار لەسەر کامیان دەکەن؟ وڵای من وەکو خۆم لە نووری حیکمە هەم قوتابیم هەم وەکو مامۆستام بەڵام زیاتر قوتابیم چکۆم بە حکمی ئەوەی کەمێک درەنگ چوومە ناو فێربوونی قورئان و دەورە و ئەوانە هەر پێشتریش خوێندووم بەڵام وەکو چۆنڵی بە شێوەیەکی باشتر دەست پێ بکەیت و بە شێوەیەکی ئەکادیمیانە دەست پێ بکەیت تقریبان چەند ساڵێکە دەستم پێکردووە لە بابەتی قیراءاتە. لەش ساوێت تۆ ڕاوەسە با من لێرە بۆ تەمەنێ چەند ئەڵێ درەنگ چوومە ساڵی چەند ساڵێکیشە خەریکیم ناتۆ هێشتا زووش شووی کەواتە ئەگەر دەنگی خۆش بێ زۆر جار ئەبینین لە کۆمەلگا لە ژیانی یاسا کەسێک دەنگی خۆشە تەقلیدی گۆرانی بێژێک ئاوازێک سرود دەگەڕێتەوە ئەمە بۆ قورئان نابێت ینی دەنگخۆشی تەنها بەس نییە بۆی بتوانانی قورئان بخوێنیتەوە دەنگخۆشی لایەنێکە بۆی تۆ بتوانی تەنها هۆکارێک بۆی تو بتوانی لایەنە جوانەکەی لایەنە هونەرەکەی ئیسلام دەرخی وایە جا بە سرود بێ بە قورئان خوێن دیارە قورئان خوێنیش پێویستی بە بەهرەیە کە خوا گەورەی داوە دوای ئەوەش پێویستی بە ممارەسێ واتە تۆ لە لایەنی تەجویدەوە باش بی لە لایەنی سەوتەوە باش بی لە لایەنی قیراءەتەوە باش بی دوای ئەوە ئەگەر بکرێ خۆت وەکو سەوتخۆشە بناسێنی. زۆر ڕاستە. کەواتە بەڕێستان ئێساوتان لە قیراءاتە شارەزایەکی باشتان هەیە بەڵام پێش بەرنامەش قسەمان کرد کە وتان لە مەقاماتەکانیشا زۆر باشن بۆ خوێندنی قورئانی پیرۆز گەر باسێک لەوە بکەی کە چۆن ئەو مەقاماتانە فێر بووی؟ خولی مەقامات من خولی مەقاماتم بینیەوە مەقامات یعنی علمێکی جیاوازە و علمێکی قوڵیشە پێویستی بە کاتی باشیش هەیە بۆ فێربوونی تایبەتە بدەن خۆشیەوە تایبەتە بدەن خۆشی بەڵێ بەڵام ئەم دەن خۆشی دیارە تۆ یا لە چاکە بەکارێنی یا لە خراپە ئەمیشە گەڕێتە بۆ سەر ئەوە لە قورئانە دەنخۆشیمانەیە ئەم دەنخۆشی تۆ بە مەقامات ڕێکێخەی مەقامات ئەو ئاوازانی تۆ ڕێک ئەخا واتە جیاکاتەوە تۆ ئاوازێکی بۆن حەزینە هەیە ئاوازێکی فەڕەحە هەیە ئاوازێکی بۆن هادی هەیە ئەمانە تۆ جیاکات لەگەڵ ئاەتەکانی قورئانە ڕێکێخە
وهذا بۆ منە نابێت تۆ ئاەتێک باسی سزای خوا بکە تۆ بە سەوتێکی فەڕەح و باسیکەی وایە بیخوێنیتەوە بۆیە ئەم مەقاماتانە لەگەڵ ناوەڕۆکی ئاەتەکان ڕێکخراوە بەڵێ زۆر گرنگە بۆ قورئان خوێن بۆ مانای قورئان لەگەڵ مانای قورئان ڕێکخرێ دڵیان مەسە بینەران ماڵێن دە تۆ لێ گەڕێنمە تۆزی قورئانمان بۆ خوێنێت گوێمان لە دەنگی بێ ماوەسا چیمان بۆ خوێنیت لە کام سوورەت لە کام ئاەت بە کام ئاواز سوورەتی شەرح خوێنم بە مەقاماتی میسری ئینشاءالله ئینشاءالله فەرموو بەتای سوورەتی شەرح قورئانت بۆ بێنن یان شکر لەبەرتە نا لەبەر منە دەی سپاس بۆ خۆ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس
وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون صدق الله العظيم. یەخوا دەستەکانە خۆش بێ و دەنگە خۆش بێ انشاءالله هەمیشە لە خێرا بەکاری بهێنی. مامۆستاکار ئەکید دڵیام ئەو کەسانی کە لە زانستی قورئاندا قوڵ دەبنەوە و یاخۆت حەز دەکەن قورئان بخوێنن، کەسانێگەن لە خێزانەکانە کە تەشجیعیانەکە یاخود هاوکاریانن، تۆ چ کەسێک تەشجیعی کردووی؟ ئایا مامۆستایەکت هەبووە یاخود خێزانەکەشت هاوکارت بن لەگەڵ؟ وەڵاهی بێگومان بۆ ئەوەی قاریئێک یعنی سەوت خۆشێک دەربکەوێ و بێوێ پەرە بەخۆی بدا تەشجیع زۆر گرنگە. بەڵام لەم ڕۆژەدا یعنی ئەلحەمدوللا تەشجیع زۆرە، بەڵام لە پێشترا تەشجیع گەم بوو بۆ قاریئەکانی کورد بە تایبەتی، بەڵام لەم ڕۆژە ئەلحەمدوللا تەشجیع زۆر زۆرەوە. تەشجیعش من لە ماڵەوە ئەلحەمدوللا هەم باوکم کە ئیمام خەتیبی گوندی سنارەیە هەر لە مناڵیوە یارمەتی داوام و تەشجیعی کردوم و بەعام بنەماڵە خەریک بوون لەگەڵما و مامۆساش دەوری زۆرە بینێ. دوو مامۆسا بەشداری پێ بکە لە قورئان خوێندنێکە لە کۆڕێکە لە کۆبوونەوەیەکە، ئەمە وا لە تۆکە زیاتر هەوڵ بدەی، زیاتر سەوتی خۆپەرە پێ بدەی. یاخوا لەشە ساغی تۆ جارێک گەر و تەرکە من ئیشم پێتە ئەمێ قورئانی ترمان بۆ بخوێنی. بێگومان پشتگیری و پشتیوانی زۆر گرنگە. ئەگەر بە جۆرێکی تریش هەم ئەو ناوەندانەی کە با بڵێن بۆ قاریەکانی قورئان پێویستە یان ئەو زانستانە یان ئەو مەنهەجانەی خۆش کرد لە کوردستان هەمووی بەردەسە، یاخود مامۆستای باشمان ناوەندی باشمان بۆی ئەو گەنجانەی دەنگیان خۆشەوەیانەوێ بە پەرە بەتوانەوە بەهرەکانیان بدەن بتوان فێر بن بخوێنن. وڵاهی لەم ڕۆژە الحەمدولله یعنی دەستگا و ڕێکخراوی زۆر هەیە، بەڵام کەمێک لایەنی پەروەردەیی ماڵەوە ڕێگری یاخود تەشجیعی ئەو کەسان ناکەن بۆی ئەو سوود خۆشیان یان ئەو بەهرەی کە هەیەە لە هەر بوارێکی دیکەی ئاینیان لە ئیسلامیەکە بەکاری بێن. بۆ منە عنی کەسێک بەهرەیەکی خوایی هەبێت ئەگەر ماڵەوەیش هۆکار نەبن یاتی یارمەتی نەدەن با ڕێکخراویش زۆر بێ ناتوانێت زۆر بەشداری بکەن. واتە تەوێ بڵێ گەنج هەبووە دەنگی خۆش بۆ توانێت خوێنی قورئانی هەبوو، بەڵام لەبەرەوەی لە ماڵەوە ڕێگر بوون یاخود بە پێچوانە پشتیوانی نەبوون ناتوانێت بەردەوام بێ. بێگومان واتە خێزانمان هەیە نەیەوێت کوڕەکەی قورئان بخوێنێ هێشتا لەم کۆمەلگایە؟ لەم کۆمەلگایە ڕاستە ئەلحەمدوللیلا دەورێکی زۆر گۆڕاوە، یانە گەنجی زۆر لەم ڕژای سەبەشدارن لە خول و لە ئەکادیمیەکانە، بەڵام لانی ماڵەوە زۆر هاوکار نەبوون بەڕاستی. هەر دیارە بە خەڵکە عنی خەڵک گەنجانێکی زۆرمانەیە لەم ڕۆژای سەر لە کافتریەکان و لە شوێنەکانە دنیاکەیان بەلەه و لەعب بەسەرە بن. لە چیە ترسن وەک تەجروبەتان کرد؟ با لێرە ئەمە پەیامێکیان بۆ بگەێنی شاید قسەکانی تۆ بێ بەخێر تۆ ڕۆشتی زەرەرت کرد هیچ تووشی گرفت بووی باو دایک و باوکانەشی کە مناڵەکانیان پێیان خۆشە وەڵام ناوێرن بیان نێرن بۆ قورئان خوێندن با بزانین تۆ چ زەرەرێکی کرد بە ئەوان نەیکەن. هەموو گەنجێک لەم تەمەنە ینی ئەم تەمەنە زۆر معڕەزە بە تاوان، زۆر معڕەزە نەک زۆر زۆر لەبەرەی تەمەنێکە یعنی تۆ هەوڵی گۆڕانکاریە دی، یعنی هەوڵی ئەوە دەی بوونە دوورکەویرەوە لە ماڵ شتی زیاتر ببینی. ئەم هەوڵەش ئەگەر سنووری بەدانەنرێ بەڕاستی مەترسی گەورە بەسەر کۆمەڵگە دروستەکە ماڵسا پێشتر باسی کرد، یعنی ئێستا قوتابخانەکان پڕ بۆ لەجگەرەکێش و لەڤەی پولە ئەم شتە یعنی زۆر سەیرە. ئێمە کۆمەڵگای شێخ سەعیدی پیران و ئەم کۆمەڵگا پڕ لە ئیمانە ئیسەوای لێ هاتە بێ ئەو شتانی تیاسەر هەڵ بدە. مامۆستاکەر گەر پێشەوەی بچینە لای قورئان خوێندنی تر حەزەکەم پرسیارێکی تر بکەم. زۆر بە جوانی ئاماژەت بۆ کرد کە بەڕاستی پێویستە گەنجانی ئێمە چۆن لە بواری قورئاندا بخوێنەوە گرنگی بەخۆیان بن وەکو بەڕێزت. ئایا هەوڵت داوە کە لە داهاتوودا کۆمەڵێک خوێندکار پێ بگەێنی کە وەکو خۆت لە بواری مقامات لە بواری قرائاتە خۆیان پێ بگێنن بۆ پێی کە ئێستا خۆت هەم تەلەبەی هەم دەرسی شەڵیتەوە؟ من مامۆستایەکمان هەیە ئەلحەمدوللا خۆی گەورە تەمەنی درێژکە وتی ئەگەر بۆم بکرایە هەموو تەلەبەکانم ئەناردەوە بۆ ماڵەوە ئەچوم سەرەتا خۆم دەستمەگردەوە بە خوێندن، هەر کاتێک خۆم
تەواو بووم لە خوێندن ئینجا ئێمە دەرسەکەمە بە تەلەبە وەرگتن بەڵام لەبەر ئەوەی ئەم ڕۆژە نابێت دەست لە ئەوانە بەردەی لەگەڵتان هەم خۆمان پێگەین هەم تەلەبەش پێگەینین بەڵام من الحەمدلله وەڵا تەلەبەم ماوەیەکیش مامۆسا بووم بەڵام مامۆسایەتەکەمان چۆن بڵێ مامۆسایەتێکی پڕۆجوان نەبووە لەبەرەی خۆمان زۆر کامڵ نەبووین بەڵام الحەمدلله بەڵام بۆ داهاتوو شەرەتوانن کار لەسەر ئەو هەلەیە زۆر گرنگە چکم یعنی مامۆسا ئێستا کەمە لەم ڕۆژە مامۆسای ئەوەنە مامۆسامان هەیە بوون نەبوو قێڕاعات مامۆسامە زۆرە بەڵام بۆ پێگەیانی مناڵ مامۆسایەک بتوانێت کە دڵی مناڵ ڕاکێشێ ئەم خۆشەویستی ئەم مناڵە زیاد کە بۆ قورئانەوەمە ئەمە کەمێک کەمە بەڵام الحەمدلله دەوریشی زۆریە بوو ئێمە لە نووری حیکمە زیاتر لە 200 تەلەبەمانەیە ماشەڵڵا یعنی ئەمە کاریگەری زۆر گەورەی هەبووە لە شارە زوورە الحەمدولله دەستخۆشی لەو براو خوشکانەشەکەین کە لەو سنتەرانە ئیشەکەم بەڕاستی ڕۆڵێکی زۆر گەورەیان بینی مامۆستا باوەڕ بۆی سوود لەو کاتە وەرگرین پێمان خۆشە بەڕاستی تۆزە ترد و دەروونمە ئارام بێتەوە ئەم جارە بە ئەگەر زانیاری بی لەسەر ئەو ئاوازە ئی خوێن یاخود ئەو ئاەتی کە ئەتەوێ خوێنێ وەڵا مەقامات ئەو قورآنی پێشووکە خوێندم بە مەقامەتی میسری خوێندم مەقامی بەیاتم خوێن کە مەقامێکی دڵگیرە مەقامێکە یعنی وەکو دەریایەکی قوڵ و هێمن هێماکرێ مەقامێکە لەگەڵ هەموو زۆربەی ئاەتەکانی قورئان ناگونجێ بەڵام زیاتر بۆ چیرۆکەکان و بۆ بابەتی فەڕەح بەکارهێنریا بۆ بابەتی ئارامی بەکارهێنێ و دوای مەقامی ڕەستم خوێن مەقامی سێگام خوێن بەشێکی کورتیش لە حیجازم خوێن و دوای بەیاتم خوێند و کۆتاییم پێهێنا مەقامی مسریش بە بەیات دەست پێکەین و بەیات کۆتایی پێێنین و مەقامی بەیات دەست پێکەین و مەقامی بەیاتیش کۆتایی پێێنین و ئینشاڵڵا سەرش تۆزێکتان لە قورئان بۆ خوێنم بەڵام ئەم جارە بە تەرتیلی خوێنم واتە ئەمەی پێشوو تیلاوە بوو ئەمان بە تەرتیلی خوێن ئینشاڵڵا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا جزاء وفاقا
إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا. یاخوا دەنگ خۆش بێ و یاخوا سەلامەتی سپاس دەکەین. کاک ئاکار ئێمە زۆرمان پێخۆش بکەم ڕۆ ئامادە بووی لەگەڵمانەوە ئەو قورئانە خۆشت بۆ دەنگە خۆشە بخوێنەوە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازین بەڵام لەبەرەوەی کە دەرفەتمان نەما لێرەدا خۆت درەنگ کەوتووی گلێکە لەسەر خۆتە یاخوا دەنگی خۆش بێ هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازین ئینشاءالله لە داهاتوودا وەکو قورئان خوێنێکی گەورە و بەناوبانگ بتبینە و بتوانین چەندین کەس لەسەر دەستی خۆت پەروەردە بکەیت. هاتی دوعامان بۆ کە نیەتمان خاڵاس بێ ئینشاءالله خۆی گەورە ئیستیقامە و بەردەوامی زۆر سپاس بۆ ببەخشێ و دەسەکانت خۆش بێ کاکەکەمیان. گەرچی کاتمان هەر هیچ تۆزێکیشی بەسرا ڕۆشتووە بەڵام هەر ئەمە ئەگەر نەبی بە قورئانێک کۆتایی پێبێن هاوان یا تۆڵێکی تۆزێکی توان بۆ خوێنیان شانەزیێوەمش مانوو بوویان قەینا. بەڵێ بینەرە عەزیز بە تەواوبوونی قورئانەکەی مامۆستاچین لە لای ناوبڕێک بەڵام بە سەرەتا گوێ لە قورئانەکەی مامۆستا بکەین تۆزێکمان بۆ خوێنێن زۆر بەڕێز مامۆستا ئاکار محەممەد قورئان خوێن و گەنجێکی بەهرەمەند لەم تەوەرەیە لەگەڵمان بوو. مامۆستاگیان فەرمووی. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فإذا جاءت الطامة الكبرى يوم يتذكر الإنسان ما سعى وبرزت الجحيم لمن يرى فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى يسألونك عن الساعة أيان مرساها فيما أنت من ذكراها إلى ربك منتهاها إنما أنت منذر من يخشاها إنما أنت منذر من يخشاها كأنهم يوم يرونها لم يلبثوا إلا عشية أو ضحاها. سەگیان سپاس دەکەین سەلامەتی سپاس بۆ بەڕێزیشت. بەڵێ ئایزان چین لای ناوبڕێک و داتە لەگەڵتان بەرداوام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە
کۆمێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستان تەوەری سێممان لەگەڵ خانمێکدا دەبێت کە خۆشبەختانە خانمان ئەوەندە دەستڕەنگین و ئیشی کاری جوانیان هەیە لە سەرجەم شوێنەکان دەبینین کاری دەستی ناوازە پێشکەش دەکرێتان لە سۆشیال میدیا و لە پیجەکانیشدا دەبینین کە جۆرەهات دیزایانی تایبەت کە تەنانەت ڕەنگە ئەو ماوادانەی کە بەکاری دەهێنن لە کوردستانی شانە بێت بەڵکو توانیویانە ئەو دیزاین و ئەو فکرێنویانە و ئەو مادە جیاوازانە بێن لە کوردستان و چەندین شتی تایبەت و ناوازەی پێ دروست بکەن. یەکێک لەو خاتوونانە ئەمڕۆ لەگەڵماندایە و باس لە کارکاری خۆی دەکا ئەو دەستڕەنگینیەی کە پێشکەشی دەکاوە تا چەندێک توانیوێتی نیێگەری تێدا بکات و بتوانێت کاری خۆی پێشکەش بکات و ئێمە لە پەیامی ڕۆژەوە چەندین خانمان لە بوارەدا بانگێش کردووە و قسەمان لەگەڵا کردوون بۆ ئەوی کە بتوان بەهرەکانی خۆیان پەرە پێ بدەن و لەگەڵماندا بن و جیاواز لەگەڵمانە بەردەوام بن و بتوانن خانمانیش ڕۆڵێکیان هەبێ لە پێشکەوتن و لە نوێگەری و لە کارەکانی خۆیانە. ئەزیزان پێش ئەوەی کە بچینە لای ئەو خاتونە سەرتا دەچینە لای ڤیدیۆیەک لە هەولێر هەر لە سۆنگەی یادکردنەوەی لە دایکبوونی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ کۆمەڵێک مەراسیم ئەنجام درا کە ژنە و مەراسیمانە لە هەولێر بوو پێکەوە بینەری ئەو ڤیدیۆمان دەبین لەوێ. خۆشەویستان وەک ئاماژەمان پێکرد یەکێک لە خانمە دەستڕەنگینەکان لە تەوەری سێمدا میوانمانە ئەویش خاتوو میدیا عومەرە دیزاینەر.
خاتم میدیا بەخێر بێ سپاس بە ئامادەبوون خۆشحاڵ بووین بەخێر بێ خاتمیدیا زۆر سپاستانەکەم ئەم کارە جوانانە ڕۆهێناوە بۆ پەیامی ڕۆژ حەزەکەم سەرتا لە زمانی بەڕێستانەوە دەست پێ بکەم لە کێکەوە دەستان کردووە بە دروستکردنی ئەم شتە جوانانە بەڵێ ناو میدیای خاوەن پێیجی میدیا دیزاینم ماوەی 2 ساڵە ئەم کارەکەم ئیشەکەم پێکاتوە لە بەردە گران بەهاکان و مرواری سروشتی تقریبا خولەیەکی مناڵیم بۆ ئەکسسواراتی خانمان بەس 2 ساڵە ینی بە خەڵکم ناسان و لە ڕێی پەیجەکەمەوە شتەکانم بە خەڵک ئاشنا کردووە. ینی بە دیاریکراوی چێکی بەردەکان وەرەگری خۆت شکلی نوێیان پێبەخشی بەکاریان ێنی لە ئەکسسواراتی ترە؟ بەڵێ هەنێ بەرتێ ئەتوانم بڵین لی بکەم و پارچە پارچە بۆ ئەکسسواراتی خانوان بەکاری بێنم هەنێکی شێر خۆی شێوازێکی زۆر جوانی هەیە بۆ جوانکاری ناوماڵ بەکارێت. کاتێک دەستکرد بەما سەرەتا هەر بە شتی گران بەها دەست پێکرد یاخۆ لە شتی سادەوە دواتر دەستکرد بۆی کە ئەم جۆرە بەردانە بێنیت و ئیشیان لەسەر بکەیت. بەڵێ نەخێر من خۆم پێشتر خەیات بووم بەڵێ بەس دەمە خولیایەکی مناڵیم بووم ئەکسسواراتە دوکانی خەیاتیم هەبوو اینجا لە ڕێی گروپێکەوە گروپی خەیاڵی خانمان بەشداری فیستیڤالێکم کرد بە ئیشی خەیاتی بڵین عەبا و جلی نوێژ و شتمە دووری لێ عەرزم کرد بەس هەستمە کرد ئیشەکە زۆر یعنی ئەوە نەبوو خەڵک تەڵەبی لەسەر بێت تو ێستا شتێکە دووری بێ بە زەوقی و کەسەبی دووری تو خۆتی دوو لاوی کەسە بەدڵی نەبێ یا قیاسی ئەو نەبێت ئیتر لەوێ کە ئیشەکانی ئەوانم بینی ئەوانیش هەنێ شتێکی خۆمیان بینی خۆم دروستم کردبوو زۆر هانیان ناموتیان بۆ بەشداری ناکەی ئیتر لە ڕێی ئەو گروپەوە بوو سوپاسیانەکەم ئیتر دەستم کرد بەم کارە ئێستا ئەم ملوانکەی کە لە ملی خۆشتا زۆر زۆر جوانە کاتەوە ئیشی خۆتە و دڵیان بۆشەوە تشجیعیان کردووی کە دەستکەی بەکارەکە ئیشەکانی خۆمانیان بینی زیاتر بۆ خۆم و بۆ خوشک و خزم و کەسم کرد ئیتر وتیان ئەو ئیشە و زۆر زۆر تاکەوە شتێکی دەگمەنە بۆ ئەوە ناکەیت. مروواریەکانە لەکوێ دەسەکەیە؟ لە ئەوروپاوە داوایەکەم. مرواری تەواوەتی یان ئەوانەی ئەسڵیە خۆ دەتوانانی تەشخیصێکی کامیان کۆپی کراویان کام مرواری ئەسڵیە هەر بە تەجروبە فێربوویان لەسەر خوێندوێتەوە لەسەری خوێندوە بەس بە هەر بە سێرکردنی ژەزانیت دیارە یەکسەر خۆی شەوخزە وەڵامی دیاخانگەر ئاماژەی بۆشتا جوانانەکە کە هێناوتە ئەستا لەم سەر مێزەکەی هەندێکیان لەوانە ئێستامی ملی ئەم بووکە مرواری و مەرجانە لە قورئانی شەناوی هاتووە لؤلؤ و مەرجانەوەی لە دوو بەحری جیاوازە دروستە بێت ئەمە لە مرواری و مەرجان دروستم کردووە ئەوانەی پێشە ئەو بەردانە لەو بەردانە هەنێکی هەیە جیازم هەیە کونیەکەم و زنجیرەکەی تێڵەکێشم هەنێکی شێوەنە سەختە کون ناکرێت بۆ تەلەی تاڕی بووەکەم بۆی بۆ خانمان بەکاری بێن باشە دەستکاریکردنی ئەو بەردانە بە جیاز شێوەی تێک نایە خۆت هۆکاری تریشی بۆ بەکارهێنی یان تەواو هەر نه من ناتوانم ئەو جیازەم نییە کە بڵین پێڵەن هین کراوە چرخ کراوە جیازەم نییە بڵین وای ساف کراوە بەس خەڵکەکە زیاتر حەزی لە خامەکەیە بڵین شێوازی بەردەکە خۆی بەو شێوەیە ها ئێستا ئەویان سترینە یەکەم نا دووەم سێم سترینەمەم سەر ئەمە تێستەوان هەمی خامن هەر بەردەکە لە سروش تا بەردێکی گرانبەهای دەگمەنە بە خامیەتە لای بەڕێزە زەویە لە ئەشکەوتایە ئەو بەردانە ڕاستە هەنێکیان ئەنکەیتە ملوانکە بەڵێ هەنێک یەکەمە ملوانکە ئیکەمە ئەوانەی تری شەر مرواری بەڵێ ئەم سێتە شەر مرواریە بەڵێ ئەو چەچەوانەیەش مرواریە اینجا ئێستا کارێکی تازە ئەوانە نای جیازیانە یان خود ئەوانی شەر مەرجانن ئەو سوورە مەرجانە کە بە مرواریەوەیە بەڵێ مەرجان ئەوەش مەرجانە ئەها و شێوی دارە ئەوەی مەرجان دووسێ نەوعی هەیە سپی هەیە پەمەیی سوور اینجا مەرجان خەڵک وازانێ ڕۆکێکرە ناو بەحرا بەس حەشەرەیەکە لە بەحرا سابتە لەو شوێنەیە ناجوڵێ بە مرودی زەمان ئەبێت بە بەرد مەرجان ئیتر مەرجانیش ینی نزیکی مرواریەکە گران قەدری نەخۆی ئەو مەرجانی ناو بەحرا ئەو پارچە پارچە لێ یەکەمەوە بۆ ئەکسسوارات بەکارێنم کامیان دارینە ئەو داری پێشە سپیەکەیان ئەمەیان کەهرەبا ئەمە شیلەی دارستنەوبەرێکە ئێستا تقریبان بڵم ملیۆنان ساڵە و دارستنەوبەر لەسەر دەویان نەماوە شیلەی دارستنەوبەرێکە بە مروری زەمان ئەبێت بەبەر بەڵێ اینجا کە دەستی لێ بێت تۆزی بەدەستەوە بێ بۆنێکی لێ تقریبان و باشە زانیاری لەسەر ئەو شتانە هەبوو کە دەست پێکرد یا ئەوە تا زانیاری زیاتر کۆکردەوە کاتە زانیاری لەسەری نەبوو بەس ئەو بەردانم بۆ ئەکسسوارات ناوماڵ بەکارێنە خۆم ئیتر دوایی کە حەزم لێی بوو بۆ شتی خەڵک کە دامەنا لە پێشانگاکان حەزیان لێ بۆ ئەکسسوارات اینجا هەنێکەیە ئیمانی پێ هەیە نازەمەڵ بۆ فڵانشت باشە بۆ فیساشت باشە
لانی ئەوە ئیکڕن بەس من ئەو بۆیانی بوو نیەتە نایفرۆش من چەند جار شتەکە ئەزانم کرد بۆچی بردویانە پێمەڵم پێیان ناڵم لەبەری من خۆم حەزم لێ نێ لەو شتە باشە بەگشتی ئەو مادانەی کە بەکاری هێنی چەند جۆرن ینی بۆ نێسە باست لە مروارێکە کرد ئەوانەی تر ناوی جیازیان هەیە بەردەکان بەڵێ زیاتر ڕووسکوارتز و ئەمە تێست ئەوە زۆر خەڵک حەزیلێتی ئەمە تێز ئەو مۆری پێشەوەیە نەمەی دوایان سترینە زۆر جوانە لێرەوە شەوی هەوادارم بینەرانیش ببینن ئەمە هەر بە خامی ئەوە بەردەکە بۆ تۆی تۆ مەسەن بڵمونە جایوای هەراوایشی فرۆشیان پارچە لە یەکیتە و زۆر گەورە بێت پارچەی لێ ئەەکەمەوە بەس هەنێکیشی یەکسەر هەرکەدایانەوە پیجەکە یەکسەر ئەڕوا فریاوە ناکەم لێکەمەوە هەنێکیش لێم بۆ یەڵە چۆن دڵێ لەیەکی تۆ هەشە حەزی لە ئەکسسواراتەکەی بێ لایانی هەردووکیان ڕازیکەیت گرانن ئەم بەردانە بابزانین بەڵێ بینی خۆمان مێبایی چەند ئێستا ئەوی من هەم بوو بێت ئیتر نازان پێش ئەگەر گرانتر هەبێەوەی من لای من هەبوو بێ بەردەست و بێت ئۆپاڵە ئۆپاڵ بەڵێ بڵین پارچێکی بچووکی سەر مستیلێ بای سێ چوار وەرەقە ینی نگی بۆ نیگوکو نگینێک بەکارێت بۆ ئەنگوستی لە پارچێکم هەبوو خام بوو پا نەکرابەوە ینی گرانترین پارچە لای من هەبوو بێ ئۆپاڵ بووە زۆر باشە ئەم ڕنانی کەتیایەتی هی ڕەنگەکە سروشتی خۆیەتی هیچ ڕەنگی و شتێکی تر بەکار نهێنی لەگەڵیانە نانە هەر خۆی وایەستا ئەوەی پێشەوە خۆمان کورت پێڵن ئاڵتۆنی درۆزن مادێکی ئاڵتۆنی کەمیتیایە ئەو گەورەی تەنیشت ئەو زەردە بەڵێ ئەوە هەر ناوەکەی پشکێنە ئاوایە ئەو زان زۆر کاتەوە زان ڕەنگم کردووە بەس لێم کەوتۆتە خوارەوە لە بەرچیانە کە شکاوە ناوەکەمی ئاوا بووە بەس ئەمە ئەشکرێ مەسەنە ئەمانە ئێستا کۆمەڵک تەکنۆلۆژیا پێشکەوتووە کۆمەڵک کەرەستەی زۆر باشیە بۆ بڕین و شێوەدان بە بەردەکان بتوانن لە داهاتوە ئەوەتان هەبێ بۆن ئەو بەردە بتوانانی نگین بچکۆلانیان موری بچکۆلانی لێ دروستکەی بە هەر شکلێک توانین بۆ دیزایانی بەکاری لە بەرنامەمایە یعنی کە خی گەورە دەسەڵاتم بعد ئەوە بکەم زۆریشم حەزلەتی لەبەرەوەی ئێستا و جیازانە لێرە نیە بەزی کونکردنەکەیم هەیە بتوانم کونیکەم و بۆ ئەو زنجیرەی بۆ بەکاربێنم میدیاخان لەسا کاری دەستی زۆرە و خانمان زۆر خۆیان ناوەتە ئەوە بەڕاستی ئەوەی کە توی جیا کردێتەوە ئایا بەکارهێنانی ئەم بەردانەیە یان چۆن توانین تۆ جێدەستی خۆ بکەیتەوە هەر لە فرۆشتنی بەرهەمەکان و ساختکردنەوەی و لەوەی کە لە سوۆشال میدیایە تایبەتمەندیەک بی بە بەرهەمەکانت بەڵێ من ئیشێکی تری شەکەم ئیشی و کاتژمێرانە کە تەمەنیان زیاتر لە 45 و 50 ساڵە ئەو نەکۆنن قورمیشن بە پاتری کار ناکەن ئەگەر بزان قورمیش چییە ئەم تەنیشتی بە ئۆتۆماتیکیش نە ئەمەی ینی پیلی وزەی ناوێت خۆی ئەسوڵێ ئەم تەنیشتی کە پیمی قاتەکەی بای ئەی تا تون ئەبێکە تون بوو تقریبن بۆ 28 کاتژمێر 30 کاتژمێر کارەکە ینی لە کار ناکەوێت ئەوی زۆر باشە قورمیش اینجا ئەو کۆنانە زۆربەی زاخاوی ئاڵتونە مەتڵێکی ئاڵتونی پێوەیە ینی ڕەنگی ناڕوات ئیش لە سەرواناکەم بە مرواری ئیتر زیاتر ئەپ بۆ ناسرا لە ناو خەڵکاتە بە ساعتەکەم جار بە ساعتەکە ناسرام لەبەرەوەی کە دروستم کرد بۆ خۆم دامنا زۆر زۆریان حەزی ئێستا هەست کردووە کە جێ خۆ کردوتەوە لای مشتریەکانە یان کەسانێکی تایبەت بیانەوێ شتەکانە بخواز باڵە بەتەکیید ئێستا ینی خواخوایانە بیسیڤالە شتێکە بێت یەکسەر تەلەفۆنم بۆکەن تخوا بەشداری بکە حەزەکەی لە نزیکەوە شتەکانە ببینی کاتە زیاتر لە پێشنگاکانە بەرهەمەکانە ساغکەیت تۆ لەگەڵ پیجەکەت باڵە پیجەکەم بەس زیاتر لە پێشانگاکان و ناسرام زیاتر من ئەمە ئەتوانین بڵێن ئەو پێشانگایانی بۆ بەرهەمی دەستی ڕنگینی خانمانیان بەگشتی هاو نیشتمانەکرێتەوە سوودی باشی هەیە پێدانی جێگەی خۆیەتی من ناڵم لێوە سواسی گروپەکەشمەکەم لێوە لە ڕێ ئەو گروپۆن توانیم دەست بکەم بەم ئیشە و ئیشەکەم بناسیێنم بە خەڵک هیچ کەسێک لە خێزانەکە تا هاوکارتە ئەم کارە لەگەڵا بکەیان تەشجیعتەکەن کاتێک ئەم کارەکەی بە تەئکید ئەگەر پاڵپشتم نەکە ناتوانم ئەم کارە بکەم بە تایبەتی فیستیڤاڵەکان چوون بۆ هەولێر چوون بۆ دهۆک چوون بۆ چەمچەماڵ و سەیسایق و دەربەنی خام زۆربەی شارەکان چوم هاوسەرم یەکەم پاڵپشتمە زۆربەی ئەم شتانەش هەر ئەو بۆم پیاکە کە ینی حەزم لە شتێک بێت جاریوە بۆ هەر بە قسە کردوم یەکسە بۆی هێناوە بۆی پیا کردوم ئەو زۆر کاتە ڕۆڵێکی سەرەکی هەبووە بەڵێ زۆر ماڵی دایکم و خەسوشتم دەستخۆشیان لە یەکەم زۆر کات مسێ مناڵم هەیە کاچم بۆ شوێنانە سێ شەو چوار شەو لەگەڵ هاوسەرمانەیەمە ئەوان ئاگیان لە مناڵەکانمە زۆر سوپاسیان لێرە گوارەمان هەیە ملوانکەمان هەیە کاتژمێرمان هەیە ئەم گوارێوانی هۆنیە ئەمەی ئەو بەردەکەی چ بەر ئەو یاقوتە یاقوتی هەر تەواوەتیانی نەوەڵاوە تەواوەتی زیاتر لە فیستیڤاڵی هەنار بیشەڵە بەشداریەکەم
زیاتر حەزیان لە شتی سوورباوە ئیتر یاقوتی ئەسڵ زۆر زۆر گرانێتی لەو بابەتە کردم. بەس فیروزە نابێنم لای تۆشتی وڵی هەمە نەمهێناوە خامیشم هەیە چکەوە تۆزێ لە وڵات لە ڕۆژهڵاتی ناوەڕاست تۆزێ زۆر فەیروزیشم هەیە. بەس باشە ینی ئەمانە بمانوێنەمانە ئەکیت نرخەکەی جیاوازی هەیە ئایا کەس هەبوو داوا لێ بکە کە بە شتێکی چۆن بڵێن ناتەبیعی ناسروشتی تر ینی ئەو شتانی بۆ بکەی بۆ نمونە مروارێکی ئەسڵ لەبێ هەر مروارێکی بەڵێ ئێستا چەند جار و سەعاتانە توانە بۆ خواوەنەمان حەز لێ بەس بە شتێکی عادی بۆ مامکە و هینی کەمیش حەز ناکەم ئیشەکەی خۆم شتێکی ئەنکەس و تایبەت و جوانە کاژمێرانەمی کلاسیکن هەمووی کۆنە زیاتر تەمەنیان لە 50 ساڵە. تۆ لە باتی قای شوای لەکەی دەستەکەی بەسەکەیتەوە بە مرواری هیوایەتی کاتژمێر و شتی کۆنە جار هەنێ جارێ هێنایەوە ئەم بینیەوە نەجوان و ئەوی ئافرەتان ئەمایەوە قایشی پێوە نیە شتی پێوەنی کارەکات پێم حەی بۆ فکرێم لەوە بۆ هاو ئیتر بە مرواری بۆ یەکەم بەکارێتەوە شتێکی هەم شێوەیەکی جوان ماوەتێ و بەکارێتەوە جارێکی تریش. خاتو میدیا و مروواریانەیە کە باڵێن بە شێوەیەکی تەواوەتین توانای بەرگەگرتنیان چەندێکەواتە کوالێتیان تا چەند باشە بەرگەی چەند مانەوە ئەگرن. خۆی ئەم مرواری من هەتا بەکاری بێنی ڕەنگی جوانترە بێت بەکار بێت دانانی شکانی چۆن هەنیوەکوتر نییە ڕەش بێت بەڵێ نانە هیچی لە ناجا ئەم مرواریانە زیاژ ئەکەن بە مروری زەمە زیە ئەکەن ئێستەگەر چاوێکە لەوە بێ ها بەڕاست گەورە ئەبێ حەجمەکەی بڵێ بلی جیا ئەبێتەوە بڵین وردە وردە کوردی خۆیان پێڵن بەچکە ئەکە بڵین وردە وردە تۆزە لی جیابێتەوە و زیاکات ئەمە ڕەنگە کاریگەری شێو کەش و هەوای لێ بکە لە خۆی بگرێت چکە مروارێکی ئەسڵیە بەڵێ ئەسڵێرەوە بەڵگەمان هەیە ئەسڵێتەوە کاتەوەی خۆمان بینیم ئەی ئەو درەختە سپیکە لێ هەیە زۆر جوانە ئەویان بەچ مەرجانی بەحرە بەڵێ ئەو خۆی هەر لە ناڵم حەشەرێکە لە ئاوا سابتە و حەشەرێ ناجۆڵی تر بە مروری زەمە لە یعنی هەرکێن نەدەرەوە هیچ شتێکی پێویست نییە هەر ناڵم بێ بە بەرد ئەنجاو کاتی هێن نەدەرەوە ئەمە ئەکرێ ڕەنگە پارچێ بچکۆلانەی لێ بکەیتەوە گە دڵێ بێ بۆ نمونە بۆ گوارەیەک ئەوەش هەم ئەو شێوەی دارانە بە بچووکی ئەی بڕمەوە بەو تەلە ئیتاری بۆ کەم زۆر جوانە حەزیان لێ ملوانکێ جوانە ئەو سپی تەنیشت دەستەکەش هەر مەرجانە ها ئەوە شێوەیەکی ترە بەڵە ئەو جێمۆمە هەر ئەو بەردەمۆمەیە کردومە بە جێمۆم بەردی ئەمە تێستا باشە ئەو جۆرە بەردانی کە لێرە دادناوە زیاتر و کچی بەکاریان ینی ئەوە ناکەکرد دەبێت سوارات ئەمانی تر تەنها وەکو دیزین لە ناوماڵە بۆ جوانی دەئەنرێت بەڵێ ناڵم بۆ زینەی ناوماڵ بەکارێن خەڵک زۆری حەز لێ بەتایبەتی بۆ سەر کۆنسۆل و ڤاترین و ئۆشتانە هەندێکی شێ ناڵم بۆ شتیمە بەسی ترەی بات نازەم لایانی پزیشکی شتێکیشم خوێندەوە لە سێرەڵە بۆ تاقە و زۆر باشە لە ماڵە ئەو شتانی نەرێنین ڕای ئەکێشێوە ئەڵێ وی لە جیهانی کۆن کۆمەڵێک باوەڕ هەبوون لە کتێبەکانە ینی لە مەزدەری مێژویا هەیە بۆ نمونە کۆمەڵێک لە بەردەکان سەر بەڕسق بوون کۆمەڵێکیان لە بەڵام سیبەت ڕەنگەکانیشان بەڵام ئەمە بابەتیەمەنیە بەڵام ڕاست ئەوە هەیە ئەو بابەتانە هەیە جۆرەی تر کە بەکارهێنرێ پێڵەن گوێچکە ماسی سروشتیەکان کە لە قەراغ بەحرەکانە هەیە هیچ ئەو بەکارهێناوە ئەوش بە پێی کەشتێکی سروشتی و بەڵێ شێوەیەکی جوانی هەیە بەڵێ لەوڵ بەکارم هێناوە بەس ئێستا ماشەڵا ئەوە تەڵب لەسەر ساعات و مرواریەکە هەیە لەگەڵ بەردەکە فرێ ئەوە ناکەوە کاتە زیاتر لەسەر خواستی مشتەرەکانی شکار لەسەر خواست زیاتر کارەکان مەکەم ئێستا و کاتژمێرانە دایانم هەمی وێنەیم گرتووە تەلەفۆننامە بۆ نێرن یەک وێنەکانیان بۆ نێرم کامی بەدڵ بوو بۆ شێوەی یان مرواریش جۆری هەیە وردی هەیە تا گەورە هەتا گەورەتر بە گرانترە ئیتر ڕسمی وێنەی مرواریەکانیشی بۆ نێرم ئیتر خۆی دانێکی پێ جوان زیاتر خواست لە چی ڕەنگێک لەسەر چی ڕەنگێک یان چی بابەتێکە زیاتر ئێستا ناڵم ئەم ماوەیە زیاتر کاتژمێرەکە زۆریان حەز لێ و داواکاری لەسرە بە مرواریەکە مرواری ئەنواعی هەیە ئەو مستیلە شمێنا و بیرم سووداینم بڵێن هەموو مرواریەکانم ڕەنگەکانم کردەوە مستیلە زیاتر لەسەر سپێکە داواکاری زیاترە ڕەنگی سپی بەڵێ ئەو شیرێتەوە لەسەر شیریاڵە میدیاخان ئەم بەردانەی زیاتر باس کرد بەرزی نیە و دەریاکان و کۆمەڵێکان ڕەنگە لە دەرەوەی سنوورەکانی کوردستان و هەرێمی کوردستان هەبن بەگشتی هیچ ڕێک نەکەوتووە بەردی نیشتیمانی خۆمان لە سەرچاوەکانیان
لە شوێنێک هەبوو بێت یان هیچ شوێنێکمان هەیە لە کوردستان بەردێکی تا ڕادێک جوانی هەبێ بە کۆمەڵە گۆڕانکاری بتوانی تۆ بیکەیتە بڕوانکەیەکیان هەنگستی لێ بڕواکێ من زۆر ئەشگەڕێمەها بۆ سەیران و ئەشکەوتۆشتان تا ئێستا شتی وام نەبینێ بەس زۆر کاتاوە بەشداری پێشانگەشتم کردووە بە تایبەتیوانی دەروەی شار توان ئەمانەت چین کە سیرەکەین پێوتوتی بۆچی چی دەخۆ لەو شاخی خۆمان پڕە وتمە دەوڵی بێنە من ئەمەوێت ئیتر زیاتر ئاویەکە لێرە هەیە وەک باسیەکەن ڕەنگێکی ئاوی وەکو ئەوەی پێشەوە هاتەنیش ئەو سترینە قاوەیەکە تقریبەن ئەو ئاویانە لێرە هەیە ئەم ئەلوانانە لێرە نییە لە وڵاتی خۆمانە نییە ڕاستە خۆی من هەنێک بەردم با بڵێن لە شوێنێک لە گەشتێک بووین بەس زۆر بچووکن ینی بە حەچمی ئەم هینانە لە کانیەکان ئەوەی کە لە ئاوەکان ڕڵێن بە بچووک ڕەنگە هەوەندە بچووک من مەجالیەوە نەبێ شکڵیان بیتێ بەڵام بە تاکید ڕەنگە ئەم کانە بەردانەمان نەبێ ڕەنگە هەش بێ بەڕاستی ئیشتیانە بەڵێ ڕەنگە هەش بێت لەوانەشە ناڵم زۆر کەس جوێتی هەیە بینیومە بەس من تا ئێستا خۆم یعنی لێرە نەمکڕیوە و لە یەکێکی ئێرە بیکڕم بڵێ ئێرە بووە باشە لە داهاتوو داتەوێت چۆن پەرە بە بوارەکەت بێت حەزەکەی گەریەک بکێ لە کارەکە تا چۆن خۆت ناسێنی بە کەسانی تر والله زۆر حەزەکەم بیکەمە بڕاندێک تایبەت بە خۆم ئینشەڵڵا خۆی گەورە دەسەڵات بات اینجا وەکوم کاکەی فەرمی حەزم لە جیهازێکە کە بتوان ئەو بەردێ بۆ شێوەی خۆم ئەمەوێت لێ بکەمەوە یعنی دای تاشم ئیتر ئینشەڵڵا خۆی گەورە یارمەتیم بیکەمە بڕاندێ ئەو خانمانی کە ڕەنگە تاسە ترسێکیان هەبێ بەهرێکیشان هەبێ لە ماڵەکانی خۆیانە بەڵام نەتوانن بێن یان ترسێکیان هەبێ بڵێ ئێمە شتەکانمان ساغ نابێتەوە یان ئیشی دەستی زۆرە کۆمبڵێک لەم بەهانانە بهێننەوە تو چیت هەیە بۆیان چۆن بتوان کارێکی خۆیان دەست پێ بکەن پشت بە خۆیان بەسن و بەهرەکانیان دەرخەن بەڵێ وەڵام من داوان لێکم نەترسن ئەو خولیایی هەیەە ئەو شتێک کە لە مێشکیانیان دەستی پێ بکەن ئەوڵەکەی ناخۆش ئەوڵەکەی زەرەکەی بڕواکەی جاری منە زەرری وام کردووە دەیما هاوسرم دڵخۆشییامەتویتی بۆ خۆشیەوە بەستە بەڵێ بڵێن کە کڕیومە یەکەم جارە کەس ناو ناسێت تۆ شتەکە ئەکریت دایئەنی لەوانێ هەنێک کەس ئەوی بەدڵ نەبێت یەکەم جار زۆر زۆر قورسە هەتا قۆناغێکی سەختی تێڵێ قۆناغێکی سەختی لەوانێ باری مادی زەرەرکەیت بەس ئیشەڵا دوای ئەوە ئەوەی ئەتێ ئەگەیت بەمە بەست ئەگەر ئەو شتێک کە ئەتێ بەدڵ ڕێوە چاوەڕێ قازانج مەبن نەوەڵا زۆر ئەبێ ئیشی هەڵماندبووی لەگەڵا بەڵێ دەستەکان خۆش بێ خات و میدیا بە هیوای بەردەوامی لەش ساغ بێ دەرفەتمان نەماوە گەر پەیامێکت هەبێ یاخۆت بۆ خۆت بۆ هاونیشتیمانیان بۆ ئێمە زۆر سوپاسانەکەم هیچ نەماوەڵا دەستخۆشی بۆ ویلایەک دەستی خۆش بێت ئێمە زۆر خۆشحاڵبووین هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازین هیوادارین کە خانمان بتوانن ئەوها کاری خۆیان هەبێت و پەر بتوانەکانیان بن ئەزیزان هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان سەرجەم بڕگە بابەتەکانی پایان ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین یانێک ڕۆحسێکی ماڵەکانتان بین خواتانە سپێرین خواتان لەگەڵ